بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست شاد بوونەوە کە کۆمەڵێک بەڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەران یازی سڵاوی خوای گەورەتان لێبێت نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک خوای گەورە لێمان قبول بکە وەریگرێ ئینشاڵڵا. تەوەر و بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە سێ بڕگەی جیاواز پێگاتەوە بابەتی سەربەخۆ جگە لە پامێر و راپۆرت و زانیاریەکانمان. بڕگەی یەکەمی بەرنامەکەمان تایبەتە لە سەر خۆپاراستن چی بکەین بۆی کە ئەمڕۆ ڕۆژی گیانی پەرستارانە هەر تاکێکی ئێمە پێویستی بە پەرستار نەبێت خۆمان پەرستاری خۆمان بێت. بڕگەی دووەممان تایبەتە لە سەرەوەی کە یادێک بۆ مامۆستا عوسمان عەبدولعەزیزی ڕەحمەتی کە 20 ساڵ لەمەوە پێش وەفاتی کردووە بە میوانداریەکێک لە هاوڕێ و پاسەوانە تایبەتەکانی یادێکی لێ دەکەینەوە. وەروە بڕگەی سێممان قسەکردنە لەسەر گرفتەکانی زانکۆکان و خوێندنی باڵا بە تایبەتی بە ئامادەبوونی چەندین قوتابی زانکۆ پەیمانەکان گرفتەکانی زانکۆ و خوێندنی باڵا بەگشتی دەخەینەوە. بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای ئەو مێژ و ڕووداوانەی کە لەم ڕۆژەدا ڕوویانداوە. فەرمون پێکەوە بینەری بێت. دوانزەی پێنجی ساڵی 1999 مێژووی کۆچی دوایی زانا و نووسەر و مفەسیری قورئان و ڕابەری بزوتنەوەی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزە کە لە خاکی غەریبیدا و لە تەنیش گوڵکۆپیرۆزەکەی باپیرە سەلاحەدینی ئەیوبیەوە لە وڵاتی سووریا بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز کەسایەتێکی بۆ خواسوڵحە و کاریگەر و زاهید بوو. بۆ لابردنی ستەم و ئازار لە سەر میلەتەکەی فتوای جیهادی دژی بەعز دەرکرد و بزوتنەوەی ئیسلامیشی بۆ هەمان مەبەست هێنایە مەیدانەکەوە. مامۆسای ڕەحمەتی خاوەنی چەندین نووسینی بەپێزە. کاریگەرترینیان تەفسیری قورئانی پیرۆزە کە لە 10 بەرگی گەورەدا چاپ بووە. مامۆسای ڕەحمەتی بە هێمای زوهد و دنیا نەویستی و مرۆڤدۆستی دادەنرێت و هەمیشە بە تەنگ یەکبوون و تەبایی کۆمەڵگەی کوردی و لایەنە سیاسیەکانەوە بوو، هەمیشە دژی شەڕی براکوژی و کوردکوژی بوو. 12 پێنجی هەموو ساڵێک دانراوە بە ڕۆژی گیانی خۆپاراستن لە سەرانسەری وڵاتانی دنیادا. 12 پێنجی ساڵی 1946 دەرچوونی یەکەم ژمارەی ڕۆژنامەی هاواری کوردستان لە سەردەمی کۆمارە ساواکەی پێشەوە قازی محەممەدی ڕەحمەتیدا کە ئەوەش یەکێک بوو لە دەستکەوتە کلتوری و فەرهەنگیەکانی کۆمار و بۆ ئەو کاتەی کورد و کوردستان گرنگی و بایەخێکی کۆمەڵایەتی و ئەدەبی و نەتەوەیی هەبوو. 12 پێنجی ساڵی 1972 کۆچی دوایی سیاسەتمەدار و شۆڕژگێڕی گەورەی کورد شێخ لەتیفی حەفید لە تەمەنی 55 ساڵیدا و لە نەخۆشخانەیەکی بەغدای پایتەختی عێراق. ناوبرا و کوڕی شێخ مەحموودی نەمری مەلیکی کوردستانە. شێخ لەتیفی حەفید لە سەرەدای تەمەنیەوە هاوشێوەی باوکی و بنەماڵەکەی هەستی نەتەوایەتی و ڕزگارکردنی کورد و بەگژداچوونەوەی نەیاران و داگیرکارانی کوردستان دەکەوێتە مێشکیەوە و هەوڵدان بۆ ئەو ئامانجە دەکاتە کاری لە پێشینەی خۆی. لەو ڕێگایشدا چەندان جار زیندانی کرا و دەربەدەر بووە، بۆیە لە تەمەنی 20 ساڵیشدا حیزبێکی سیاسی بە ناوی کۆمەڵی برایەتیدا دەمەزرێنێت. 12 پێنجی ساڵی 1974 دوای مانەوەی 14 ڕۆژ لە زیندانەکانی بەعزدا و تاقیکردنەوەی چەندان سزا و ئازار بەسەریدا و لێکۆڵینەوەیەکی ڕووکەشانە بڕیاری لە سێدارەدانی لەیلا قاسم و 4 هاوڕێ دەستگیرکراوەکەی جێبەجێ کرا کە بریتی بوون لە جەواد هەمەوەندی و نەریمان فواد مەستی و حەسەن حەمەڕەشید و ئازاد سلێمان. بەڵە بەڕێزان ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین کە زۆرێک لە خەڵکی و زیاتر لە جاران ئێستا لە هەواڵەکانەوە گوێبیستی ناوی کەشتی ئابراهام لینکۆڵن سەرۆکی پێشوو کاریزماتیکی ئەمریکا بوو. بەڵام ئەم جاریان نەک وەک ئاماژەیەک بۆ ئەو کەسایەتیە سیاسیە کە زیاتر لە 150 ساڵ بەر لە ئێستا تیرۆر کراوە، بەڵکو بۆ ئاماژەدان بە کەشتێکی سەربازی فڕۆکە هەڵگر کە هەرکات ئەمریکا ڕەوانەی شوێنێکی کردبێت ئەوە ئەو ناوچەیە یان شەڕێکی سەختی تێدا ڕووداوە یانیش قەیرانێکی جدی ئەمنی و سەربازی و سیاسی گیرۆدەی بووە.
کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆڵن با یەکێک لە پێشکەوتوترین کەرەستە سەربازیەکان دادەنرێت کە مرۆڤ بەرهەمی هێناوە. لە ڕاستیدا وێناکردنی پێشکەوتووی ئەم کەشتیە لەوانەیە بەم شێوەیە ئاسانتر بێت کە بە زمانێکی سادە بڵێن ئەم کەشتیە با لێکدانی زیاتر لە 1 ملیارد پارچە دروست کراوە. ساڵی 1982 هێزی دەریایی ئەمریکا گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای کەشتی سازی نیوپۆرت نیوز واژۆ کرد با مەبەستی دروستکردنی کەشتێکی فڕۆکە هەڵگری بێوێنە. دوای زیاتر لە 6 ساڵ کەشتیەکە ئامادە بوو خرایە خزمەتی هێزی دەریایی ئەمریکا بە نرخی ساڵی 2007. ئەگەر خەمڵاندنێکی بۆ بکرێت ئەوە کەشتی ئابراهام لینکۆڵن زیاتر لە 4 ملیارد دۆلار و نیوی تێچووە. چەند ڕاستیەک سەبارەت با کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆڵن بەرزیەکەی نزیکەی 78 مەتر دەبێت کە دەکاتە بەرزی باڵەخانەیەکی 25 نهۆمی. تەنها کێشی ئەو پۆڵایی کە بۆ دروستکردنی پارچەکانی کەشتیەکە بەکارهاتووە یەکسانە بە 54,000 تەن یان 54 ملیۆن کیلۆگرام. ڕوبەری سەر کەشتیەکە کە لێیەوە فڕۆکەکان دەفڕن 1.8 هێکتارە. درێژی سەرڕووی کەشتیەکە 333 مەترە واتە درێژی 3 یاریگای تۆپی پێ. زیاتر لە 4,000 ژوور لەم کەشتێدا دروست کراون. تانکەرێکی زەبەلا لە نێو ئەم کەشتێدا دروست کراوە کە تایبەتە بە بانزینی فڕۆکە جەنگیەکان. ئەم تانکەرە 512 ملیۆن لیتر بانزین لەخۆ دەگرێت. زیاتر لە 2500 تەلەفۆنی ناوخۆیی لە ناو کەشتێکەدا دانراون. درێژی سەرجەم ئەو کێبڵ و وایەرانەی لە ناو کەشتێکەدا بەکارهاتوون دەگاتە 1600 کیلۆمەتر. زیاتر لە 6300 کەس وەک کارمەندی جێگیر لەم کەشتێدا کار دەکات. 6 پزیشک و 5 پزیشکی ددان با شێوەی بەردەوام لە ناو کەشتێکەدا جێگیر کراوە. بەشی نەخۆشخانەی کەشتێکە جێگەی 51 نەخۆش لە یەک کاتدا دەبێتەوە. ئەگەر لە دوام زانیە ڕاستەخۆ بچینە سەر زانیاری لەسەر فڕۆکەی B52 کامێ چکە لەگەڵ دەکەوتنی ئەم کەشتیش دیارە بە شوێنی فڕۆکەی B52 بێتە ئاراوە. فڕۆکەی B52 کامەیە؟ فڕۆکەیەکی هەرە گەورەی سوپای ئەمریکایە کە تایبەتە بە هەڵگرتنی چەکە زۆر قورسەکان وەکو چەکی ئۆتۆمی و چەندین جۆری جیاوازی چەک. بۆ یەکەم جار لە ساڵی 1952 دروست کراوە. لە ساڵی 1955ەوە سوپایە وڵاتە کار بەو فڕۆکەیە دەکات بڕیاریشە تا ساڵی 2044 بەکاری بهێنێت. ئەمریکا لە ئێستادا خاوەنی 85 فڕۆکەی لەو جۆرەیە. خێراییەکەی 1080 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەتوانێت لە بەرزی 15 کیلۆمەتر بفرێت. کێشی ئەم فڕۆکەیە 220 تۆنە توانای هەڵگرتنی 32 تەن بۆمب و موشکی جیاوازی هەیە. سوپای ئەمریکا ئەم فڕۆکەیە بۆ جنگانە بەکاردێنێت کە دەیانەوێت یەکلاییان بکاتەوە. لەو جۆرە فڕۆکەیە چەندین جار بەکار هاتووە لەلایەن سوپای ئەو وڵاتەدا کە 3 جاریان لە عێراقدا بووە. بۆ یەکەم جار لە ساڵی 1964 لە جەنگی ڤێتنام بەکار هاتووە. لە جاری دووەمدا لە ساڵی 1991 لە عێراق لە دژی سوپای عێراق بەکار هاتووە. لەو کاتەدا B52 لە ویلایەتی وێزیێنیا بۆ ماوەی 13 کاتژمێر 23,000 کیلۆمەتری بڕیوە و گەیشتووەتە بەغدا. لەم ئۆپەراسیۆنەدا فڕۆکەکە توانیوێتی لە 95 ئامانجەکانی بپێکێت و بگەڕێتەوە ئەمریکا. بۆ جاری سێم لە 3 ئەیلولی 1996 بووە لە عێراق کە بۆ بە دوو فڕۆکەی B52 هێرش دەکرێتە سەر عێراق و بە موشکی جۆری کروز چەند ئامانجێکیان لە عێراق پێکا. ئەو هێرشەش دوای ئەوە هات کە سوپای عێراق لە 31 ئاب هێرشی کردە سەر هەولێر بۆ جارێکی تر. لە ساڵی 1990 فڕۆکەیە لەلایەن ئەمریکاوە بەکار هاتووە لە جەنگی سربیا. پاشان لە ساڵی 2001دا لە جەنگی ئەفغانستان ئەم فڕۆکەیە بەکار هاتووە و لە ساڵی 2003 دووبارە بۆ هێرشکردنە سەر عێراق ئەم فڕۆکەیە بەکار هاتووە. ئەمەش B52. بینەرانی عزیز دیارە دەچینە سەر یەکێک لە تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە یادێک لە مەرحوم جەنابی مامۆستا شەیخ عوسمان عەبدولعەزیز با میوانداری یەکێک لە هاوڕێ و پاسەوانە تایبەتەکانی. بەڵام پێشەوەی کە بچینە لای میوانە عزیزەکەمان بینەری وتارێکی بەڕێز مامۆستا عوسمانی ڕەحمەتی دەبین.
ئەم شریعەتی ئیسلامە ئەمانەتێکە لە گەرددی هەموو مسلمانانە قەسەم بەخوا هەموو مەحاسەبەکەن لێ بە ماڵ بە ڕۆح بە گیان بە هەموو شتێک هەر کەس باوەڕی هەیە و هەر کەس ئیکا ئەوە خۆی خازانەکە هەر کەس خۆی نەڕە بەخوای لەم قسانی منە هەمووی تەزکراوە لای مەلایکە ڕۆژی خەتە لێگرێەوە خەچی خەیاڵ خەتەرەشمان هەیە ئێمە بۆ خەیری ئەم میلەتە هاتوین بۆ مە هاتین پشتیگیری بکەین شەرخواز نەبووین و شەرخوازیش نین هیچ شتێ ئیلا لە یەک ئانانەوێ ئێمە کە گەرەکمانە بانگی خوا بەڵاو بکەینەوە ئەگەر ڕێگەمان لە بیگیرێتدارە لەوە واجبەی بکەین و با بزانن ئێمەی مسلمان بزوتەوەی ئیسلامی خۆتان ئەزانن خەریکی ئەوەی ڕۆڵەکانتان هەر لە مناڵیوە بێتە ڕۆڵەیەکی وەکو بەسکە مەلایکە ئەیتا ئەبینن لە مزگەوتەکانە بە پیا و بە ئافرەت و هین و خەریکن ئاوان تێکەین نەک هەر لە مناڵیوە بڵا بکرێن تاوەکو بەرەو جەهەندم و بەرەو شێتان بڕۆن هەنا بەخوا بزوندە ئیسلامی واتە کەواتە حەقوایە هەموو داوا بکەن خوا یارمەتی هەموو لایەکمان بە و ئێمە شتێکمان نەوتوە لێی پەشیمان بین ئێمە لا إله إلا الله محمد رسول الله تكبير الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله محمد رسول الله لكن إما أمريكا پیغمبر من أولادك صلى الله عليه وسلم ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة عزيز من أمر من تلك فالمي خوا أمريكا فالمي خوا أمريكا بتيغمر كما توصل سوهم كلهم تيغمر أمريكا خوا أمريكا فالمي بتيغمر ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة فالمي أي تيغمر باقي مردم بك وآي خوا بحكمة وبليزاني وبكار بولسي وبآمشقاري شيرين تاقل إما لولا بين لا من داول فرماني خوف يغمر كمان عليه الصلاة والسلام نا إما لقال همو كرتا أبي ناصحه أمين بين كتايبتي لقال ملة كمالا كأذانين زور بي لبند عشر رزاية ملتي إما بفطرة مسلمانة هر كاتي بلغن هو أين كي أم أين عدلية أقرأته بلا إسلام يقمان اللوات وابدأنا محركة عنصرية دنيا إجتد كيني نا إخوان بديت نا غيرنا الإسلام تبني حتى الله أكبر كأكين أما عنصرية دنيا أو الله أكبر إيك كل بناء لشريحة وسيا أغيب الجريا أغير الله بالجبرين سفر اليدان أما تأذي مسلمانية لو راتي بكان وهاتون فخوا شوي كنا شيرين شيء أي بنر الله أكبر أنذ كثير وتبكي داواکارین لەخوای پەروەردگار خدا بە میهرەبانی خۆت تۆ ئێمە دەکردۆ بە مسلمان تۆ ڕێگەی ڕاستی نیشان داوین ئەم ڕێگەی ڕاستە و ئێمە فەخرە پیشانازیەکەین بەمەوەکە بە میهرەبانی خدا لوتفی کرد ئێمەی کرد بە مسلمان و ئێمەی حرەکەیەکی ئیسلامی لەسەر ئەساسی کتاب و سنەت و سیرەتی سلف أما حركيك بدروس كردين أما شكري أما هرتوا من ناري بابين شوروش هل شكر بكين وداو بكين لخوا خوا بمهرباني خل تاثر دي أما تو أمر بو كردين تاثر هداية من ويسر من نتكري يا مقلب القلوب ثبت قلبي على دينك حتى فلمي في غمصر دعاء أو هنا أموفت زور بي دعاء أما بوا يا مقلب القلوب ثبت قلبي على دينك حتى أرزان كالخطوب في غمري فلمي أذانم فقط خواب يباك نبي إنساني مسلمان ولا بيني بنزي خدوتي خوابها البارك وإيزانين نايكا من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. دوانزەی
پێنجی ساڵی 1990 بوو کە هەواڵی کۆچ و وەفاتی دوایی بەڕێز مامۆستا عوسمان عەبدولعەزیز لە وڵاتی سووریاوە هەموو خەڵکی هەرێمی کوردستانی غەمبار کرد. لە دوای ئەو بەرواری کە وەفاتی کرد 2 ڕۆژ لە دوای ئەو بەروارە لە 14ی پێنج لە مەراسیمێکی پرشکۆ و ناوازەدا تەرمی ڕەحمەتی لە گۆڕستانی گوڵان لە هەڵەبجە بە خاک سپێررا لە مەراسیمێکی زۆر پرشکۆدا. ئێستا بۆ بەشێک لە بیرەوەری و یادەوەریەکان و یادێک لە جەنابی مامۆستا میوانداری بەڕێز حاجی نەجیممان کردووە، پاسەوان و هاوڕێی تایبەتی بەڕێز مامۆستا عوسمان. کاک حاجیگان زۆر زۆر بەخێر بێی سەرسەر ئەوەندەی کە وێنەکانت بینی لە شاشەکەەوە چیت بیرکەوتەوە؟ وڵای قۆڵمان چیم بیر بکرێتەوە لە پاوە خەوتین ماڵی خۆیان مامۆستا خەوتنش بەیانی شەوێ من خەبەرمان وارم مامۆستا لە پەنجەرەکە ئاوا دەساوە دەدا ڕۆڵە ڕۆ ئێوەتم قڵماوە چیە خێرە تیۆ خەڵکە ڕەبوو لە سەریاس ماڵ لە سەریاس جا دەسیاوە خەی بەخوا تۆز هەواڵکە خۆش بوو دیسە هەم ئەدەسیە دەسەسیەکە دەگەیان قڕبە شڵا باشە بێیت ڕۆژ چی باشە خەڵکشتی ڕق بووە ئاوایت بەخوا بە گریانم ئەگریا و ئەی خەڵ ڕق بووە ویشتم قوربانی شڵا خوا گەورەوی ناکەوی نەڕۆڵە ئەو خەڵکە لەو سەرما چۆن ئەژیت دوای خەوتوی من و حەمەی مامۆستا لە ماڵیانە خەوت بووین بە حەلی ساندەوەی سعا 1:30 بوو تێڵسی نوێژەکەتان بکە ئێمە ژەسانی دووسێ نوێژمان کرد و فەرمی حەمە بانگ بە حەمە خەریک و بانگ بە وتم حەمە زۆر نەم لەبەر مامۆستا ڕوو نەبووم زووە وتم زووە حەمە زووە فەرمی چی وەکو ڕۆڵە وتم قوربان زووە بانگ زووە تی ئەو گۆڵ بەدای گۆڵ بزاری سەر سەعات 2:30 تی بۆڵا ڕاستەکەی قەدەم لێکردن زوو هەڵمسانگرن دوای هەڵستانی چوین نوێژمان کردتەوە بوو تی بڕۆم خەون مەڵا ناخێت ئەو تەفسیریە نووسیوە نوێژی کردتەوەی تەفسیریە نووسی حتا بەیانی حتا نوێژی بەیانیشی نەکردیان نەخەوتەوە نوێژی چێشتەکە وتی بخەوت مەڵا ناخەوێتی بەخوا شێ بخەم قەدەم لێکردن ئیمشە زوو هەڵمسانگرن وتم قوربان قەدەر نییە چۆن شتی واڵی وتی وەڵا قەدەم لێکەوە ئێوە بخەون وەڵا خەوتی نەوە زۆر حەز خەوتی بێ بخەون من خۆم تەفسیریە نووسمە ناخەوم دیسان لە ماڵیان خەوتوین لە سنە مناڵەکانی نەون لە ماڵە تی کاک نەجیمتم قوربان تۆ چایەکە لێنێ یا چێشتەکە گەرمەکەیتەوە کەسیان نەوە لە ماڵەوتم ماڵا قوربان من هەرچیان نەکەوتی نانە شتی وان نییە تم قوربان ئاخر دەفەرقی چییە وتی تم دێ باشە من چێشتەکە گەرمە وتی دەمی چایەکە لێنێ تا من چێشتم گەرم کە ئەو چای لێنێ چایەکە ئەو دەی کاک نەجیم پێی وتم قوربان چۆن چای جەماڵی چی ئەی ڕۆڵە تۆ بۆ تێریتی بۆ من بۆ نێنی بووتەوە بە زۆر چێستەکەی پێگەن چێشماخوا و چایەکەی دێنێ تا چەندە پیاوێکی خاکی بوو کێ مامۆستا پیاوی خاکی هەڵوان نەر هەر نابێت نییە خۆپا پیاوی وا هەر نابێتەوە ئەیتر ئەم پیاوە بەڵام چین وەڵایی نازانم من 8 ساڵ لەگەڵ یا بووم هینێکی نەکردمە خۆمان خراپەیچم کرد بێت لەوانە خراپەیچم کرد بەس بەهی نەکەیم نەجیم هەر کاک نەجیم بەخوا بای نەکەم کاک نەجیم هەر کاک نەجیم خۆڵمان ئیتر ئەچوینە هەرکوێ ئەم پیاوە بە ئەنی خۆی لە ساڵی چەنەوە ببوورە تۆ پەیوەندی بە مامۆستاوە کرد لەگەڵ مامۆستای پەیوەندیتان دروست کرد چەند ساڵ پێکەوە بوون تا کاتێکەوە فاتی کرد تۆ لەگەڵ مامۆستایە بوو 8 ساڵ لەگەڵ یا بوو چونکە لە سەریاس پێشمەگان نەکەی مامۆستا فەرمیوتی بێ ئینە بکەین لەگەڵ ئەم حیزبانە ڕێگەی هێمە نەکەن ئەم هەناری چ لەگەڵ یەکێتی و پارتیا ڕێکەوتن دواییتە خەڵی ئەڕۆی خۆی ئەمڕی بە ئێوارە ئەچوین خۆمانوانیستی بەیانی وانە گشتی خۆی کوژان بوو وایتە منیشم خۆم نووسی وتم مامۆستا منیش ئەومە بزوتکنەوتی باشە ئیتر هەر کەس نەیەما بەخوا لە مزگەوتەکەی سەریات جاڕیداوتی بەخوا ئەگەر کەس نەبێت من خۆمە تەنیا ئەچمە جەبهە ئەرە بەخوا تەنیا ئەچمە جەبهە ئیتر خەڵک ئەها خۆی نووسی خۆی کوژانەوە ئەتەسا و زۆر باشە خۆشترین بیرەوەریت لەگەڵ مامۆستای ڕەحمەتی کام بیرەوەریە بوو بیرەوەری بەڵام خۆشتری مامۆستا زۆرم لە خەیاڵە
تاو کاتێک کە خۆشترینەکەت دێتەوە خەیاڵ باس یەکێک لەو بیرەوەریانەی کە سەخت بوو بێ پێکەوە بەڕێتان کردبێت. بەڵێ وڵاتچین بۆ خدرابات لە خزمەتێ من ڕەمەزان مانگی ڕەمەزان لە خدرابات ئیتر چاچین بوو ئەم پیاوە بەیانی شەوێز و هەڵەسا تەفسیریان نووسیوە بەیانی نەخەوتەوە هەتا نوێژی چێشتاگە تەفسیریان نووسیوە ئیتر ئەم پیاوە قسەیەکی نەکرد کە کەس ناڕەحەت بێ ڕۆژێک توێ مامۆستا مەلا عەلی بەرامەتی بەڵێ تی تۆ زۆر شتە باشە بەس شتێکی خراپە وتی چی وتی جوێنە دەی خەڵک جوێنێکی دەوتی حەساس جوێنێکی دەوتی گوێ کێ دەم ئەوە نیوە منەدا من هەڵم جوێنە دەی تۆ ئەڵێ گوێ کێ دەم ئەرە وەڵڵا بۆچی زۆر مامۆستا زۆربەی کاتەکان لە ئێران بۆ کە کە باسی کرد زۆربەی و کاتانی کە بە یەکەوە بوون ئێوە لە ئێران بوون باسی سەریاسەکەی باسی خدرابات لە سەریاز دەژێمە لە سەریاز لەگەڵیا بووم یعنی تەنها لە ئێران لەگەڵ مامۆستا نا هاتمە لە عێراقی لەگەڵیا بووم هەتا ئەمەی خوای کرد لەگەڵیام هەتا وەختێکی لا چوو لە ڕابەری چوون بۆ گەلیا چوون بۆ ماوەی چەند ساڵ لە ئێران بوون کێ؟ کە حاجی ببوورە لەگەڵ مامۆستای بەڕەحمەتیە بەڵێ ماوەی خۆم نا لەگەڵ مامۆستای بەڕەحمەتیە ئەوەی کە باس دەکەی چەند ساڵ لە ئێران بوون بە یەکەوە وەڵڵا ناڵێم تا 1970 تا 1970 لەگەڵیا بووم دوای خۆی هاتینۆ لە بیاڵە لامادە بەڵێ لە بیاڵە لامادە لە خزمەتیا بووم دوای ئەوە بووینێکیان کرد مامۆستا وتیان ناتوانێت ماوە لە چوو بۆ هەولێر چوو بۆ هەولێر هێمە لەگەڵیا 4-5 کەس جێمان نەهێشت تۆ هێمە لەگەڵ تای هەتا ئەمری خوای کرد لەگەڵیا بوو هەتا ئەمری خوای کرد باز لە تەقوا و شەو نوێژیان پیاوە زۆر دەکرێت تەقوا شەو نوێژی نابرێتەوە من ئەتوان باسی شەو نوێژی مامۆستا بکەم مامۆستا پیاوێکی تەقوادار بوو پیاوێک و بە حیاتی دڵی بە شەی عاجز نەکرد بە حیاتی یەکێ لەگەڵیەوە دڵی عاجز نەکرد یەکێ لەگەڵیانەوەی دڵی عاجز نەکرد بەخوا لە پێشا لە ناوەڵا لە هەین بوون لە بێتواتە تی کاک نەجیم ئەو پیاوە بەخوا دایمە دوود ناوی لە باخەڵانەوە کابرای هاتوو لە کەلارە بۆ لای تی کاک نەجیمتم بەڵای خۆمان تی 5 ناوی پێ نییە وتم بەڵای خۆمان 15 ناوی ژما بێ تی دەی بمەرێ تی بازێکم هەیە کەمە با پێخەمە سەبی دەمەوە پیاوە وڵات 20 ناودا پێ خۆشی شتێکی بۆ قسێت دا کابراوتی ئەچێتە بۆ کەلار هیچی پێ نییە پارەکەی دابێت مامۆستا ئەیتر ئەو دایمە بەخوا دایمە دەدنیارێکی بێ دەدنارەکە نەڕووی دایمە لە باخەڵیەوە ئەرە بەخوا چۆن هەواڵی مەرگی مامۆستات بیستوە وەڵام من دوو ڕۆژ هاتووینەوە لە هەولێر لە لای ئیتر منیش وەختێ هاتینەوەتیان مەحاج نییە وەختەیەکی 400-500 نایەدانی تی مەحاجمتم تا خۆینمە بەلای مەحاج نهاتین بۆ مامۆستا تی ئەیچی وتم وەڵا نە چون خواحافیزی بکەم ڕەفیقەکانم تیا خواحافیزی ناکەی مەحافزەوە ناڵەتی چون خواحافیزی بکەم نوێژێ کرد وڵا تۆزە وێسام و خەریکو سنەت داکەوتم قوربان من لە خزمە بەرخەزم دەست زیارەتەکەم وڵا هاتە دەمە هاتە دەقابیەکە و ئەم لەولا ماشکەوتی قوربان تی کاک نەجیم پارە نەدەوتم نەوەڵا خۆم قسەیەکی دی ئەو ڕەحمانی کوڕی بچی چۆنی پارەی نەداگنێ وڵا نەیداگە تی بەخوا ئیمڕۆ بێتەوە کامیلی ئەو ڕەحمان حاجی ڕەحمانی بان کرد تی کامیل بڕۆ ئەو سنووقە بشکێنە تی قۆڵان حکلەکە لای ئەحمەی سەرچکۆ لە هەڵەبجەوتی بەخوا کاک نەجیم ئیمڕۆ بێتەوە بەیانی بۆ تادەنێرم بەیانی بێتەوە دوو بەیانی بنە وڵا دوو نەگەیە دوو بەیانی مەحاشەکەی بۆ هەنازی هاتیم نیوەڕۆ لە ماڵە خەوتە بووم کامەرانی کوڕم هاوتی باوتم هاوتی هەڵسەوتم بۆ وت تیم بچیم بۆ لێوتم خەیرە تی مامۆستا ئەمەری خوای کردن ئیتر نەوەسێ ئێمەکسین بۆ چین بۆ هەولێر ڕێن بازێکیش لە حدودی تورکیا و بەحرەکە خەڵ لێوێ ساگەوە دیار و هەتا محافیزنیش لێوێ ساو دەهۆک لە پیشخاپۆرەوە لە پیشخابەری وێ ساو لەو بەیجۆ تورکیا لەگەڵا و کردیانە بەشتا لەگەڵی هەتا هەتاهۆکی چاتن ئەوەی تورکیا کەواتەوە دوجار بوو کە مامۆستا ئەوە دوجارتم هەتا گوتیان بڕۆینەوتم ناڕۆم هەتا دەستی زیارە نەکەم ناڕۆمە من
کێڵە من ئەیبینم بە ذاتی خۆ هاواتم کێڵە من مامۆستا بینم مامۆستا نەخۆش بوو بە مەبەستی نا نەوەڵا نەخۆش نەو نەوەڵا نەخۆش نەو لە بێدواتە بیلاتەجی خوێنی لوتی بەر بوو لە بێتە خوێنی لوتی بەر بوو حەچیمانە کرد نەوێسەوە چون لە ڕانێ دکتۆرێکمانەوە دکتۆرمان هاو چۆ سەرێتی حەمد سەڵا بە خۆ مامۆستا خوێنەکە لێ ڕۆیوە ئەم خوێنە ڕۆشتایی کردە جەڵتە بووت وات تداوی کردنی کرد نەوەڵا نەخۆشی وا نەبوو بە نەخۆش بوو نەوەڵا کاک حاجی مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی چۆن بوو لەگەڵ مەبەسمەیە کە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵک لەگەڵ هەموو کەسێکا تێکەڵە بوو لەگەڵ هەموو کەسە تێکەڵە هەموو کەس لەگەڵ هەموو کەسا ڕووی خۆش بوو لەگەڵ هەموو کەسا ئەوە نەوگە بڵێ مامۆستا بەخوا ئەڵێم 8 ساڵ لەگەڵ لایگم قسەیەکی نەکرد دڵم وەکو سەرکردەیە گەڵ سوکەوتی نەکردو هەمیشە نەوەڵا بەخوا نەبەخوا ڕقی لە مناڵەکانی خۆی هێڵەسا ئەنی ئاوڕەحمانەوە دەریەکردن ئەیۆ بەمە ناشن بۆ ئیسلامی ناشن بەخوا ڕقیدو لە مناڵەکانی مامۆستا ئەوێ بۆمە ناشن بەتایبەتی یەکێک لەو شارانی کە هێتی لە وتانی کاڵێ دەخیل کوورگەل وحدەتی سەف بەپارێزن زۆر باس لە وحدەت و یەکپارتی زۆر ئەوە حەق قسێک ئاشی نزان خۆ ئەیگەڕێ ئەیوە هێمە ڕۆڵەخی ناڕەحەنەوە ئاشی نزان خۆ ئەیگەڕێت وحدەتی پارێز وەڵا ئەوە لە سنە بووین ماڵی لە سنە و ماوەیەک ئەوەی لە سەریاز بوون دوای باریکە چوینە سنە مامۆستا تاریفی ناکرێ بۆ من پارچە ڤیددیوەکمان ئامادە کردووە کە شارێکی لەسەرەوە جەنابیشت لەناو ڤیددیۆکە هەیت بەگەر هاوکارانم ئاماژەم پێ بکەن ئەگەر ئامادە بێت پێم خۆشە بچمە لای ئەو پارچە ڤیددیۆیەوە ئەگینا درێژە بە زیاتر گفتوگۆ لەگەڵ جەناب تا دەدەم تاو کاتەش کە ڤیددیۆکە ئامادە بێ ئەگەر بینە سەرەوەی کە مامۆستا تێڕوانینی بۆ بەتایبەتی لەو کاتێک کە ڕژێمی بەعس هەبوو تێڕوانینی چین بوو بۆ ڕژێمی بەعس چۆن بەتەنها کە دەویستە و جیهادە ڕابگەێنێت دژی ڕژێمی بەعس ینی لە پشتی ئەم تارانی کە بۆ گشتی دەیدا ئێوە لەگەڵ یابوون تێڕوانینی چۆن بەخوا بەلا بەیانی زوو من و کامیل لە ماڵیامی هەڵسای دایان لە قابیەکە وەختێ قابیم کە نۆڕە مامۆستا سینێک ماس و جای و بینی وانە مەچی مامۆستاوەتی خۆ بۆ هێوە کاک نەجیب بۆ خاتری خوا دەیەمە تی بەای تۆ بە تێریتی من ئەیخۆ تۆ بە نەیخۆیت وەڵاهی شێک گشتی پۆمانای چی ئەی تۆ ماسە ئاگە بۆ ئێمە تۆ خوانە تی نەنەنا تی قسەیوان نەکەی خەت تی تۆ تێریتی بۆ من بیخۆم ئەی تۆ چوانە بێت ئەی ئەوە با بەخوا مناڵەکانی نەو لە ماڵەوتی ئەبێ من چایەکە لێنێم یا چایە چێشتەکە گەڵکەمەوە خۆمان خۆم چۆن ینی مەبەستمەوە بوو لە پرسیارەکەەکان حاجی چۆن سەیری ڕژێمی بەعسیە کرد ڕژێمی بەعس هەڵوێستی چۆن بوو بەرامبەر بە ڕژێمی بەعس وەڵی خراپ نام لە ئێران قسەیان لەگەڵەوتی بەرا من ئەگەر گەرەکم وایە سەدام ماڵەکەی هەڵتویمە ئاڵتون من سەر شۆ ناکەم بۆ بەحسی قات سەرم شۆڕ نەکەەوە نایکەم و لە ئێران قسێکیان وەوتی هیچم ناوێت ماتم حیزبی بەعسم جێشتوە نامێت زۆر باشە لە ئێستادا لەگەڵ چه جۆرە بیرەوەریەکی زیاتر مامۆسایە وانی مامۆستا وەڵا بیرەوەری با بچمە لای پارچە ڤیددیۆکە کە هاوکاران ئامادەیان کردو پێکەوە سێریکەوە ڤیددیۆ دەکەین و دواتر بزانم چیترت بیر دەکەوێتەوە لە ڤیددیۆکەوە بینەرانی عزیز دیارە پارچە ڤیددیۆیشان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری ئەو ڤیددیۆیە دەبین. محرابي
کاک حەجی بەشێک لەو دیمەنانەی کە نازانم بیرەوەری تری هێناتەوە هێنایەوە یادت ئەنی کامە کاتێک گوێت لەم سرودە ئەبێت چه هەستێکە لەلا دروستە بێت وڵی تر ئەوە بەخوا گریان نەیە هێش سەیریزی بکەین هەمووی ئەگریا ئەو زۆر هین سرودەکەی مەبەستم ئێستەیە کە گوێت لەو سرودە دەبێت و ئەو دیمەنانە ئەبینیت کە مامۆستای تیا چه هەستێک هەیە چیت بیرە خاتەوە وڵا چیم خاتەوە وڵا زۆر باشە کاک حەجی چەندە لەگەڵ یادا بڕای یان با بڵێن ئەو هەواڵە ناخۆشانەی کە هەت بوو ئەوە وەختێ دەستگیریان کرد من سەرمانە هەوەختیەوە گرتیان لە بێتواتە باشە وەختێ ئێمە سەرمانە هاتینەوە باوەڵە بجە زۆری پێم شەڕ لە سیپێک جا قۆمان هاوی توخوا شەڕ مەکەن توخوا شەڕ مەکەن تخوا خەڵی مەشکیان جا یەکی جێکێتی هاو بۆ لای هەموو ڕێژێ ها بۆ لای دەستیشی ڕۆی لایەکێتی ئەی توخوا ئەمە مناڵەکانی بزوتنەوە عەزیەتی خۆی مەدەن کابێت خۆی هەموو جا هالای مامۆستایی بەخۆ مامۆستا من بزوتنەوە بەبەستی لەوەی کە دەیوت شەڕ مەکەن ینی دژی ینی پێهانی ئەو لەگەڵ هیچ کاتێک شەڕی نەحای لە کاری شەڕ نەبوو لەگەڵ یان نەبوو ئەوە نەبەخەوە نەبەخوا لە کاری شەڕان نەبوو وەختێکی دەستگیریان کرد ئێمە هاتینەوە من چوون بۆ ناوە پێشمەگە بۆ هەین لای خۆن ماڵ چوومێ وڵاتە تیا مامۆستا گیریاگە مامۆستا چوین بۆ نەوزارنەوەی بوو خەبەری هەڵە بۆ من و جەمیلی حاجی و ڕەحمان چینام تاڵم بۆ لای مامۆستا ئەمەژمان بەڵە وەڵە وڵا سایەی خاصی خۆی هاو بدینی بۆ خزمەتی مامۆستا وڵا چوینە ئەم لە لای ماچکوتی ئاخێ ڕۆڵە لەکوێ هاتی بۆ لە بێتواتە لە مەسیف لە مەسیف کۆسەد ڕەسوعەلی هاتوو بۆ لای مەسعود سەلامی و وەڵحەسە من لێنەوە پێشمەگەی خۆمەوتی بەخوا جوای نەداگۆ وتی تۆ هێمە یا خۆمان پیاونین یا خەڵۆ پیاو نازانین بەخوا جەنازەی مامۆستا مەلا عوسمانەیە تێدا جواب نادەمەوە ئەوتی بەخوا خۆتمان زین و حازرە وا لە میوانخانەی مامجەلال وتی دێ ئێستا ڕۆی تێریتی چوو بێڵێکی خۆیی دو سێ ساڵە هێنا شوێنی مامۆستان هاو بۆ بتن چۆمە لە مەسیف هاودیان تا ئەو هاوسێ خانووی بۆ گەل لە مەسیف وەڵحاسە ئەویش هین بوو بەزی تر احترامی ئەوانی باشترە گەل لە ئەمان هەموو ڕۆژ شەڕیان پێ پەرشتین یەکێتی زۆر باشە گەر بینە دەرەوەم زۆر جار دەوترێ ئێمەمانان کورد زین و کوژی مردوو پەرستی ئێستا کە مامۆستا لە ناومانانی ڕەنگە زیاتر باسی بکەین و قەدری دەیواستە وایە دەیواستەوەڵە چی بکەین بۆی کە قەدری و خەڵکانە بزانین کە ئاوا خەڵکێکی بەرجستە و پاک و بەتەقوا و وەڵی مامۆستا چی کردێ شێمە ڕێگەی ئەو بکەین هیچ وەسیەتێکی بۆ کردن کاتی خۆی بەخوا نەوەڵی مناڵم وەختێ من نەمازانی پێش مەبەستمەوە نیە تەنها پێش وەفاتی وڵی عەزەتی خەڵی مەدا ئەڵە ڕۆڵە ئەحرامی خەڵک بگرن و ئەڵە وڵا ڕۆڵە با کەسانی عاجز نەبێ و هێمە زودێکی سلێمان تەشکیل کرد خۆ بۆەوە نییە هێمە تعداد لە خەڵک بکەن ئەبێ خەڵک شتێ بنێ خەڵک چاما لێ بکە خەڵک چاما لێ بکە نە خەڵک لێمان بتەتەی زۆر باشە لە دوای 20 ساڵ لە وەفاتی بەڕێز مامۆستا مەلا عوسمان چیت هەیە کە لێرە وەکو هاوڕێیەکی و پیاوە بەڕێزە باسی کەیت وەڵا چیم بێت نازانم وڵا دوعای خێرت هەیە بۆ وڵا دوعای خێرە وڵا دوعای خێر هەموو شێ ماڵم ناڵی من باسی مامۆستا مەلا عوسمان دەکەم مامۆستا پێیەک و هەموو کەس خەڵشی گەرەکە تعدایکی لە کەس نەکە هیچی لە کەس نەکە ئەڵە وڵا چینە بێتواتە ئەو ئەمە بەجی بێتواتە تی قوربان ئەمە ئەوانە ئێران ناوی چیە کۆمەڵی ئێران نازانم چەند هەزار دیناریان داگە ئەم خانووانە بەیانێ نایدەمەوە کەس ئەیتەمەوە پێشکەشی بزوتنی ئیسلامیەکەم وەڵا خانووەکانی دا بە مامۆستا خۆی شوەیەکیان هێمە لەنایان ماینەوە تا مامۆستا عەمەلی خوای کە ئەو خانووە دایە مامۆستا
زۆر سپاس بۆ حاجی نەجیم سپاس بۆی کە لەگەڵمان نابووی بووی کە یادێک لەو زۆر کۆم ئاوا مامۆستاتان کەوتکە بکە ئاوا ئەبێ هەمومان ئاوا تاریف تاجی سەری هەمومان هەرکی سەرشانمانە بەزیادەوە بەخێراتی سەرچاومان بینەرانی عزیز ناوبڕێکی کوردوەر دەگرین و دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون، ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. لە دەستپێشی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بینەرانی عزیز بڕگەی ئێستەی بەرنامەکەمان بریتە لە خۆپاراست نەگرچی ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەرستارانە 12 ساڵیادی لەدایکبوونی فلۆرنس نایتجێل ژنە پەرستاری بێر و دڵسۆز و داهێنەری پەرستاری هاوچەرخ لە سەرانسەری جیهان وەک ڕۆژی جیهانی پەرستاران دیاری کراوە. لەم ڕۆژەدا جگەل لە سوپاس و بەرزنرخاندن و خزمەتەکانی پەرستار لە هەرێمی کوردستان بە ڕۆژێک و دەرفەتێک دەبینرێبۆی کە بەشێک لە ئەوانەی لەناو کەرتی تەندروستیان ناڕزایەتەکەی خۆیان لەسەر سیستەم و لەسەر کەموکورتەکانی تەندروستی دەرببڕن. پەرستار ڕۆڵێکی سەرەکی و گرنگیان هەیە لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان و تاواکاری گروپە پزیشکیەکانن. لە هەرێمی کوردستان 10529 پەرستارمان هەیە کە لەناو کەرتی حکوومیە کار دەکەن. ئەگەر ئەم ڕێژەیە بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستانە دابەش بکەیت هەر 10,000 هاوڵاتیەک و 17 پەرستاریان بەردەکەوێت. بەبێ هەبوونی پەرستاری کارەمە و لێهاتوو خزمەتگوزاری تەندروستی و هاوچەرخ فراهم نابێت. بەڵام ئەرک و ڕێنماییەکان چین بۆی ئێمەی هاوڵاتی پێویستمان بە نەخۆشخانە و پزیشک و دەرمان نەبێت و خۆمان پەرستاری خۆمان بین چۆن خۆمان بپارێزین. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز عەبدولفەتاح دکتۆر عەبدولفەتاح هەورامیمان کردووە پزیشکی پسپۆر لە خۆپاراستن. کاگسۆر زۆر بەخێر بێت. سەرەتا لە بەڕێز ئەپرسین ئێمە وەکو تاکێک چۆن خۆمان بپارێزین بۆی تووشی نەخۆشی نەبین پێش وەخت. طبعا تەندروستبوونی مرۆڤ بە شێوەیەکی گشتی بە پێ پێناسەکەی ڕێخای تەندروستی جیهانی ئەو بارەیە کە مرۆڤ بە شێوەیەکی گشتی لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕۆحیەوە تەندروست بێ. ئەم پێناسەیە پێناسەیەکی گشتگیرە واتە بە پێچەوانەی ئەو تێڕوانە کۆنەی کە هەمان بوو کە هەمیشە تەندروستی مرۆڤی ئەبەستەوە بە تەندروستی جەستەیەوە. بۆی ئێستا دەرکەوتووە ناکرێت باز لە جەستە بکرێت بە باسکردن لە دەروون ناکرێت باز لە دەروون و جەستە بکرێت باسکردن لە بوعدە کۆمەڵایەتەکان و ناکرێت باز زەمانەش بکرێت بەبێ بوعدێکی تر کە بوعدی ڕۆحیە. بۆی ئەم چوار پێگاتێ زۆر گرنگن. لەم چوار پێگاتەیەوە بۆ ئەوی مرۆڤ بتوانێت کەسێکی تەندروست بێت تاچێکی تەندروست بێ پێویستمان بە پرۆگرامێکی متەکاملە بێ. هەنێ لەو پرۆگرامانە کە ئیشی لەسەرەکرێت لە ڕووی پێشوەخت ئیشیان لەسەرەکرێت بۆی لە داهاتوە مرۆڤەکە تووشی نەخۆشی نەبێت. هەنێ لەم پرۆگرامانە علاقەی بە خودی شخصەکەەوە دەتوانێت لە ژیانی خۆیان پراکتیزەیە بکە. هەنێکی تریشی بەرپرسیاتی خێزانەکەیەتی پێشەوەی ئەسڵ ئەم مرۆڤە بێنێتە بوون ئەبێ کۆمەڵە ڕێگەیەک هەیە مەسەن لە بینی دوو هاوسەرگیراپی هەستن بۆی لە داهاتوە مناڵەکانیان مناڵێکی تەندروست بن. بۆیە پرۆگرامی تەندروست بوونی مرۆڤ یا بە تەندروستێشتنەوەی مرۆڤ ئێستا کۆمەڵە تیۆری زۆر گەورەی لەسەر یەکێ لەوانە کە لە بەهێزترینیانە پێی ئەوترێ تیۆر بە ئینگلیزیەکەی from the womb to the tomb یعنی لەو کاتێک کە مناڵ هەر پێشەوەی دروست ببێت لە سکی دایکە تا ئەخرێتە قەبرەوە کۆمەڵێک پرۆگرامێ بە ئیشی لەسەر بکرێت کە ئەم پرۆگرامانە وەکو ئاماژەم پێیە بەشێکی گرنگی ئیلتیزامی خێزانە بۆی هاوڵاتیان باشتر لەمە تێبگەن. ئەگە دایک و باوکی خوێنیان پێکەوە نەگونجێت دەرەنجام مناڵێکی هەندیکە مناڵی کەمەندان بەرهەم ئەهێنن. بۆیە بەشێکی ئیلتیزامەکان علاقەی بە دایک و باوکەوە. دوو دایک و باوک ئەگە جوان لەسەر پەروەردەی مناڵ تێنەگات دەرەنجام لەسەر تەندروستی مناڵەکانیان لە داهاتووە گرفت بەجێڵێ. پاشان ئەم مناڵە کە ئەتر وردە و دەدروست دەبێت لە سکی دایکە پرۆگرامی چاودێری دایکی دووگیانی ئەوێت کە ئەبێ بە شێوەیەکی تەندروست سەردانی دکتۆر بکە ئەبێ دایکەکە خۆراکی باش بخۆ ئەبێت زوو متابعی خۆی بکە ئەبێ هەر کەم و کوڕیەک هەبێت لە تەندروستی خۆیان چارەسەری کا بۆی تەسی نەکاتە تەندروستی کۆپەکەی ناوستی. دواتر وردە نزیکە بێتە لە قۆناغی لەدایک بوون ئەم مناڵەکەی لەدایکە بێ لەکوێ لەدایکە بێ چۆن لەدایکە بێ ئەتر لەگەڵ لەدایک بوونەوە کۆمەڵە پرۆگرامی تری حەیوی دەست پێەکە. کوتانەکان کە زۆر گرنگن ئێستا زۆر لە نەخۆشە کوشندەکان کە ئەوسا بە هەزارها مرۆڤیانە کوژ لە ڕێگەی پرۆگرامێکی خۆپاراستنی گرنگە و کە بریتێ لە پرۆگرامی کوتان ئەو کەسانە ئەپارێزرێن ناو تووشێ و نەخۆشیانە ببن. ئیتر لە مەسایلی چاودێری گەشەیەوە لە خواردنیەوە لە پاکوخایان ڕاگرتنیەوە تاوان ئەمانش هەمووی پێویستی بە دایکێکی هۆشیارێ پێویستی بە باوکێکی هۆشیارێ. یعنی زۆرن لەو نەخۆشیانەی کە بنە گرفتێکی گەورە بۆ مرۆڤ ئەگەر بگەڕێتەوە ئەساسەکان لە بیدایەتەوە دەست پێەکە بەهۆی نەبوونی پرۆگرامێکی تۆکمەوە گرفتەی دروست کردەوە. دوجار وردە لەگەڵ قۆناغەکانی گەورە بوونە ئەتر بەرپرسیارەتی ئەم کەسە لەگەڵەوەی کە هۆش پێیاکە وای پێیاکە زانێت چیە گوزارە بەرپرسیارەتیەکەوە تا ئەستی خۆی بەشێکی گرنگی لەوەی کە شێوازی ژیانی چۆن بگۆڕێت. ئێستا لە بیرمان نەچێن لە سەرەکیترین هۆکارەکانی مردن لە عالەمە بریتین لەو نەخۆشیانی کە بەسراون بە شێوازی ژیانەوە. شێوازی ژیان وەکو چی؟ ئەو کەسە ڕۆژانە چیە خوا چۆن ئەجوڵێت مەسەلەن لە
ژینگەکەی تا چەند ژینگەیەکی تەندروستە تا چەند ژینگەیەکی سەلامەتە تا چەند لە ڕووی دەرونیە ئەو شوێنە ئیشی تیاکرێ حساب بۆ بارە دەرونیەکەی کراوە ئەمانە هەمووی پێکەوە ئەبنە بابەتی خۆپاراستن سەرەتاوتت نەچینەوە شێوازە کۆنا لە جەستەکەت ئێستا سیاواتە ژینگەی سیاسی مناو مجتمع بەگشتی هەیە کاریگەری تەندروستی مرۆڤەوە بەدڵنیاییەوە لە کۆمەڵە ڕووی زۆر گرنگەوە مەسائلی تەندروستی مرۆڤ بەشێکی گرنگی ژینگە بەرهەمی ئێنێ یان ئەگە تۆ ژینگەیەکی تەندروستت هەبێ مرۆڤێکی تەندروستیش بەرهەمەهێنی بەشێکی زۆر کەم لە نەخۆشیەکان هۆکاری بە ماوەیان هەیە بەس ئەم هۆکارە بە ماوەیە نابێتە نەخۆشی تاوکو ژینگەکەی بۆ دروست نەبێ ئەم ژینگەیە چێ لێ بەپرسە تاوانەبیتان نەچێ مەسائلی خۆپاراستن بە ئیمتیاز پرۆگرامێکی حکوومەتە پرۆگرامێکی دەوڵەتە پرۆگرامی وەزارەتی سەحەیە یعنی ئەو پرۆگرامانەی کە لە پرسراون لە بە تەندروستێشتنەوەی تاک لە بە تەندروستێشتنەوەی کۆمەڵگە حکوومەت دێ بەپرسە حکوومەتیش بە شێوەیەکی زۆر کاریگە چی ئاراستەیەەکە من پێش ماوەی کۆزنجیرەی بابەتم هەبوو یەکێ لەوانە کە باسکردن لەسەر چاکردنی سیستەمی تەندروستی کە یەکەم مقالم کە دامگرت باسی ڕۆڵی سیاسیەکان و حیزبە سیاسیەکان لە تەندروستبوونی کۆمەڵگایە چییە؟ یعنی دەرەنجام حکوومەتی تەندروست پرۆگرامی تەندروستیە بێ یا حکوومەتی تەندروستی لە حیزبی تەندروستیەوەیە قسێگە بە ئامانەتەوە بە پێی تێڕوانینی خۆم تا ئێستا ئەحزابی سیاسی بە تێگڕایان خاوەنی پرۆگرامێکی واضحی تەندروستی نین بۆ کۆمەڵگەی کوردی یعنی بە معارەزەتەوە بە دەسەڵاتەوە ئشکالی کردە ئەم یانە سیاسەتە ئەم سیاسیانە چۆن کاریگەریان لەسەر تەندروستی تاکەکان دروستەکەن لە ڕووی دەرونیەوە تەواو واضحە وڵات سێپایی هەیە ئینگلیز بە HDI ناویە بە ئەگەر بتەوێت دەوڵەتێ مەسەن چۆن پلەبەندی وڵاتان نەکردن وڵاتە پێشکەوتووەمان تازە پێشکەوتووەمان دوواکەوتووە یەکێ لە پێوەرە هەستیارەکان پێوتێ HDI Human Development Index نیشاندەری پێوەری مرۆیی ئەم نیشاندەرە باز لە سێ ئەساسەکان ئەگەر تۆ بتوێت دەوڵەت دروستکە بە سێ ئەساس دروست دەبێ یەکێکیان اقتصادە دووەمیان پەروەردەی سێمیان سەحەیە هەرسێکی ئەمانە ڕۆڵی سیاسیەکانن بۆ نمونە ئەگەر ئەقڵێتێکی سیاسی تەندروستت هەبێ سیستەمێکی سەحەی تەندروست دروستەکە بەواستە خەڵک دانانێ خەڵکی شیاو لە جێگەی شیاو دانێ یەت خەڵکیە کە خەریکی سیاست بێ خەڵکی تجارەت ناپێت لە پێناوی مەساڵحی تجارەتی خۆیان نێڵێ کەرتەکە ڕێگە چارەکەی خۆی بڕوە ئەسەر لە کوردستانە یەکێ لە ئەزمەت زۆر قوڵەکانی سیستەمی تەندروستی ئەمە سیستەمێکی عیلاجیە یعنی سیستەمێکە کەسەکە نەخۆش ئەکەوێ اینجا فریای ئەکەوێ بەتەسە هەموو سیستەمی وڵاتە پێشکەوتوەکان سیستەمێکی خۆپاراستنە پێش ئەوەی کەسەکە نەخۆش بکەوێ وای لێکان نێڵێ نەخۆش بکەوێ دەی ئەم پرۆگرامە چێ بەرهەمیێنە دەرەنجام ئەمە تۆ سیاسیەکت هەیە خەڵکێک دائەنێ ئەیکا بە وەزیر و ئەیکا بە مدیر عام و ئەیکا بە پرسی خەسەخانەکان کە ئەو کەسانت زیاتر عقڵەتان عیلاجیە بۆچی لەوەچێ لە هەمان کاتە کاکەی سیاسی شەریکەی دەرمانی هەیە بێت تەداخل بە بکات لەگەڵ دەرمانە لەبەرەوە ناڵەکەتی خۆپاراستن پێشکەوێ لەو لاوە زەرە دەکا مەبدەیەکی ئیداریە ئینگلیس پێوێتە conflict of interest زۆر باشە کاکتەرکەواتە لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی بە سیستەمی خۆپاراستن دراوە ئەتوانم بڵێم یعنی تۆزێ واقعی ناتوانین بڵێن هیچ بە زۆر بەکەمی ئێستا معادلێکی زۆر بەسیط لە دنیای بەڕێوەبردننی تەندروستیە ئەو کەسانی کە شارەزان لە بواری سیستەمی بەڕێوەبردننی تەندروستی و باز لەوەکەن کە دەوڵەتداری باش ئەو دەوڵەتەیە کە ئەو بودجەی بۆ تەندروستی دانێ لە 180 تا 90 ئەخاتە بواری خۆپاراستنەوە لە 190 ئەخاتە عیلاجەوە بەس لای ئێمە لە 190 ماخستە عیلاجەوە لە 110 ئەخینە خۆپاراستنەوە بۆیە سەیریکەن ئەو برادرانی کە لە بڕبڕەکانی مەفدەری قەراری تەندروستیان لە ناوەندی بڕیاران زۆربەی کۆبوونەوەکانیان سەر دەرمانە کە خۆی ئەبێت کەمترین کۆبوونەوە لەسەر دەرمان بێ چونکە کە خەڵک تەندروست بوو کەمتر پێویستی بە دەرمانە بێ بۆیە پرۆگرامی خۆپاراستنی ئێمە لە هەرێمی کوردستانە لە قۆناغەکانی زۆر سەرەتایایە و تا ئێستا دنیابینیەکی واضحیش نییە پێمان بڵێ کە ئەم کەرتە گرنگە ئەبێ احتیمامێکی زیاتری پێ بدرێ دکتۆر چۆن لە ژینگە سیاسی و کۆمەڵایەتێک خۆمە بپارێزین کە هۆکارەکەی نەخۆشی جەستەی لێ دەکەوێتەوە وەکوتمان بەشێکی ئەچی حکوومەتەوەی یا پێ هەڵساوە یا پێ هەڵنەساوە بەڕێمە پێ هەڵنەساوە بەشێکی گرنگی ئەچی دامەتراوەکانە بە دامەتراوەکانی دەرەوەی حکوومەت ڕێکخراوەکان و کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەاندن و ئیلا ئاخیریوان منهەجی خوێندن ڕۆڵێکی زۆر گرنگە بینە بەڕاستی زۆرە لەو نەخۆشیانەی
کە علاقیان کە وتمان نەخۆشیەکانی سەردەمن وەکوچی نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن بەرزەفشاری خوێن نەخۆشی جەڵدەی مێشک حتا ڕووداوی هاتوچۆ کێکێ لە هۆکارە سەرچەکانی مردن و برینداربوون لە هەرێمی کوردستانە بۆی حەوادثی سیارەوەیە ئەمە هەمووی ئەساسیاتەکەی علاقەی بە سلوکی ئینسانەوە هەیە علاقەی بەخوی ئینسانەوە هەیە دەی هەموو تیۆریەکانیش هاوڕان بەشێکی گرنگ لەم خوا سیستەمی پەروەردە بەرهەمی ئێنێت ئایا بەشێکی پەروەردەی خێزانە دوای پەروەردەی مؤسساتە پەروەردەیەکانە کە لە ڕەوزە و داینگە و قوتابخانە و زانکۆ خۆی ئەبینێتەوە کە ئەمانە ئەتوان ڕۆڵێکی ئێجگار گرنگ ببینن یعنی نمونەیەکی گرنگ ئێستا مەسەن قەڵەوی وڵاتێکی گەورەیەک و ئەمریکا بەدەست قەڵەویەوە ئەناڵێنێ بەس هاتووە چی کردووە هاتووە ناو مؤسساتە پەروەردەکان و پرۆگرامێکی تۆکمەی داناوە بۆ ئەوی وا بکات کاتێک کە مرۆڤەکان ئەگەنە قۆناغی باڵک بوون کەمتر قەڵەو بن لە مناڵیەوە ئیشیان لەسەرەکە بۆیە زۆر لەو خوانەی کە ڕۆژانە ئێمە قوربانیانین لە بواری تەندروستیە لە مناڵیەوە ئەبێ مرۆڤی لەسەر پەروەردەکەی کێ بەرپرسە لە پەروەردەی مناڵ هەمومان بەرپرسین بە دەرەجە یەک مؤسساتی پەروەردەی بەڕاستی زۆر باشە کاکتۆر بەڕێزت تاکی کۆمەڵگەیەمە تا چەند هوشیارە لە ڕووی خۆپاراستنەوە شتێکی ئەمە لە کۆلێژی پزیشکی خوێندکارەکانی قۆناغی چوارەم ئەبێت توێژینەوە بکەن هەندێک توێژینەوە ئەکەن لەناو تەلەبەکانی کۆلێژ لە پزیشکیەکانە بۆیە ئەڵێم خوێندکاری زانکۆیە بە تێڕوانینی ئێمە یعنی خەڵکێکی مسەقف لەناو کۆلێژە پزیشکیەکانە یعنی لە هەمووی زیاتر دەرەجەی هێناوە باشتر لە هەمووی زیاتر لە ڕووی سەحەتی خۆیەوە ئەزانێ یعنی لە نمونەیەکی وەکو پێت بڵێم لەسەر شێرپەنجەی مەمەک مەسەلەن لەناو تەلەبەکانی کۆلێژە پزیشکیەکان کراوە تەلەبە کچەکان کەڵم کۆلێژە پزیشکیەکان کۆلێژی پەرستیاری پزیشکی گشتی پزیشکی ددان دەرمانسازی کەمترین تەلەبەی وەعی هەیە لەسەر شێرپەنجەی مەمەک ئێوەرە بۆ خەڵکێکی نەخوێنەوار کە ئێمە هەمومان نەزانین شێرپەنجەی مەمەک زۆر بەڵاو لە هەموو ئافرەتێکیان تووشە بێ و زۆر گرنگە لە قۆناغەکانی بیدایە تا پێی بزانی یعنی بێ هەموو ئافرەتێک لە تەمەنی 20 ساڵیەوە مانگانە چێکی مەمکی خۆی بکات فێر بکرێ چێ فێریەکە و لە کوێ فێرەکە چۆن فێرەکرێ ئیشی مؤسساتی پەروەردەیە و ئیشی ڕاگەیاندنە و ئیشی ئەو لایەنانەی کە لە پرسان لە خۆپاراسی تەندروستی مرۆڤ کە سەر بە وەزارەتی تەندروستین کە ئەوە نەتیجەکەی تکە ئەیبینی ئێوەرە ئافرەتێکی نەخوێنەوە لە گوندێکی دوورە دەست ئەبێت چی بزانێت لەبەرەوە بە شێوەیەکی گشتی کتێبخانەی کوردی بە گشتی زۆر هەژارە لە ڕووی هۆشیاری تەندروستیەوە لە ڕووی سەرچاوی هۆشیاری تەندروستیەوە و مؤسساتی ئێمەش تا ڕادەیەکی زۆر کەم ئیشیان لەسەر ئەم بوارە گرنگە کردەوە بۆیە ئێمە زۆر جار ئەو هاوڕیانەمان کە کلینیکیانەیە کە نەخۆشیێکی ئێرانیەتە لایەن اینجا فەرقەکە ئەبینن کە تاکێکی ئێرانی مەسەن باسی ئەوروپیت بۆ ناکەم باسی تاکێکی ئێرانی بۆکەم کە دراسێمانە زۆر هۆشیارترن بە جەستەیان لەسەر هەرق کەسە خوێنەوارەکەی ئێمە ئەمە دەرئەنجامتە پێمانەڵی گرفتەکە بەڕاستی بەشێکی گرنگی ژینگەیە بەشێکی گرنگی علاقەی بە مؤسساتەوە هەیە کە بەڕێی من هەردووکیان بەرپرسیارەتی سیاسیەکانە ئەگەر سەرنج بدەین هەر لە ناو شاری سلێمانی ئەگەر سەیری بنکە تەندروستیەکان بکەین یا ئەو ناوەندانەی کە هاتانێ جەنابەت خۆت بەڕێوەبەری تەندروستی خۆپاراستنی دوانیە لە سلێمانی سەنتەری هۆشیاری تەندروستی ئەو سەنتەرانە یعنی ئەگەر سیر بکەی بۆ نمونە و نەخۆشخانانەی کە زیاتر دەرمانن زیاتر خەڵدەیان ناسێ و دەزانێ بەڵام هەندێ شوێن هەیە لە نمونەی سنتەرەکەی جەنابتان لە نمونەی بۆ نمونە لە ناو هەر فریاگوزاری ناوشاری سلێمانی بەشێکی دەرونی هەیە کە ئەم بەشە دەرونیانی کەم کەس ڕەنگایەوەی کە ئیشی پێنەکەوت بێ نەزانێ و بەشە هەیە بەو شێوازەیە چی ئەمانە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە خەڵ زیاتر ئاشنا نییە بەم بەشانەیەکیان خۆپاراستنە کە بزانێت چۆن خۆی بپارێزەیەکیان دەرونیە کە ڕەنگە ما دەرمانەکەی ئەوە نەبێت کە حەبێک بێ بیخوا کەمتر ئەوە بێوەندێکی کاریگەری دەرونی و یا حوادیسە کۆمەڵایەتەکان کاریگەریانەیە بۆی کە کابرا تووشی نەخۆشی دەرونی ببێت خۆی کوتم ئەم گرفتێکی فرەلایەنەیە بەڵام لایەنی سەرەکی کە لێ بە پرسیارە دامەزرا حکوومیەکە لێ بە پرسیارەکە بێتەوە وەزارەتی تەندروستی بەڕاستی چونکە حەقەتێکی تریژێ بێ بێڵێن تەندروستی مرۆڤ و کۆمەڵگە بە عام وەکو بەرپرسیارەتی هەمەلانێ لەوەچە لە ڕووی حەقەتەوە لە ڕووی داتاوە لە سا 20 بەرپرسیارەتی ڕاستەخۆ بکوێتە سوی وەزارەتی تەندروستی لە 180 کەوتە دەرەوەی وەزارەتی تەندروستی بەس وەزارەتی تەندروستی ڕۆڵە قیادیەکە بێ ئەوان کەرتەکانی تر داوت بکە مەسەلەن بێ کەرتی پەروەردە داوت کا بۆ یارمەتی بن ئەبێ ئیعلام داوت کا بۆ یارمەتی بن ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داوت کا بۆ یارمەتی بن ئەبێ وەزارەتی شارەوانی و وەزارەتی ناوخۆ ئێمە وتمان زۆرێک لە بودجێ وەزارەتی تەندروستی ئەچێ بۆ چارەسەرکردنی قوربانیانی هاتوچۆ
قوربانە کارگەی وەزارەتی سەحە نییە بەڵام لەوە چ وەزارەتی سەحە گرفتەکەی لەوە بێ فەرمووی لە وەزارەتی ناوخۆ نەکرد بێت لە وەزارەتی شارەوانەکان و ڕێگە و بانەوانە کە بەرپرسن لەوە بڵێ کاکە داتاکان و قوربانیانی هاتوچە هەموو بودجەکەی منی برد هەموو سەرچاومرۆیەکانی منی مەشغوڵ کردووە ئێوە یارمەتیمان بزانین ئەم حوادثانە بۆ زیادەکەن یعنی بەرپرسیارەتەکە هەموو لایەنە بەس لە سەری هەرەمەکەوە وەزارەتی تەندروستی بەڕاستی بەرپرسە بۆیە وەزارەتی تەندروستی استراتیژی خۆی تا ئێستا استراتیژێکی عیلاجیە نەیتوانیوە استراتیژی خۆی لە استراتیژی عیلاجەوە بگۆڕە بۆ خۆپاراستن ئەگەر بازنەی گفتوگۆکەمان بەرتەسکە بکەینەوە بینەوە خوارەوە لەسەر چاک ئەمە باگراوندە سیاسی و کۆمەڵایەتیەکە لە وەکو تاکێک چۆن خۆمان بپارێزین بە تایبەتی لەگەڵ خواردن لەگەڵ دەرمان لەگەڵ ئەمانەیە چۆن خۆمان بپارێزین بۆی کە جستێکی تەندروستمانەوێت طبعا ئەمەش پرسیارێکی باشە ئەوە حکوومەت ئاوا سیاسەتی ئاوای بیرکردنەوەی ئاوا تەڕوانینی ئاوایە خۆ ناکرێ ئێمەش هەموو هاوڵاتی خۆی باتە قەدەری ئەو بێبەرنامەیی کە هەیە لەبەرەوە ئێمەش بەڕاستی بەرپرسین دەبیرمان نەچێ هەموو تاکێک ئەن دەرەنجام کە خەڵکێک مشوری سەحەم ناخۆم من ناکە خۆشم مشوری سەحەی خۆم نەخۆم یعنی بۆیە پێویستمان بۆیە جارە تێ بگەین حاجەی ئینسانی حاجی ئێمە چیە پێداویستیمان چێ لەکوێ نەقسمانێ گرفتمان چییە ئێمە ئەڵێین هەموو مرۆڤێک چۆن ڕۆژانە خواردن نەخوابێ خواردنێکی سەلامەت بخوابێ ڕۆژانە مرۆڤ بەلانی کە نیو سەعات تا 45 دقیقە بە پێ ڕۆشتن بە هەروەڵە بڕوە ئەمە قایچێکە لە قانونەکان دوو ئێمە بڕێ پارەی زۆر دانین لە گۆڕینی سیارەیە و لە چێکی سیارەکانمانە دەبا هیچ نەبێ ساڵانە سەقافەتێ فێر ببین چێکێکی تەندروستی خۆمان بکەین پشینێکی خۆمان بکەین با هیچیشمان نەبێت نەخۆشی قوشندەکانی سەردەم چی بچین شەکرەن زەختە تصور بفرمون قانونێکی پێوتە قانونی نیو قانون نیو یعنی چی لە 150 هەموو نەخۆشەکانی شەکرەوانی کە توش دەبن پێی نازانن لە 150 وانی کە تووشی زەخت دەبن نازان کە زەختیانەیە چکار نیشانەیان نییە گرفتێکی زۆری شێت پەنجە ئەوەیە زۆر جار پێی نازانی تا چوتە خۆناغی سێەوە ئێمە بەچی ئەناسێتەوە بەشێکی بە وەعیە ئەتوانی چێکی خۆت بکەیت توانی پشکنی خۆت بکەیت فەحسی ناوێت و دکتۆری ناوێت بەشێکیشی سەقافەتێگەی فێر ببین 6 مانگ جارە ساڵێک جارە پشکنی خۆمان بکەین ئەمە علاقی بە پشکنەوە دوو مەسائلی خواردنی سەلامەت چ لە ڕووی پێگاتەکەیەوە مەسەلەن هەرمێکمان پێێتە هەرمی خواردن باشترین پێگاتی خواردن بریتێ لە خواردنی دانێوەڵەیەکان بریتێ لە سەوزە بریتێ لە میوە دوورکەوتنەوە لە فاسفود یا کەمکردنەوەی فاسفود لەگەڵ ئەو سەرچاوانی کە زیاتر لە ڕێگەی یعنی لە قوتونرێنراون و ئەمانە هەمووی مادەی محەفزیان تێگە کە بەشێکی زۆریان ئەبن هۆکاری شێرپەنجە مەسائلی جگەرە کێشانێکی لە مشتێک گەورەکانی سەردەم جگەرە و نەرگەلە کە مصیبەتێکی زۆر گەورەی تازەی مرۆڤایەتیە کە زۆرە لە نەخۆشیەکان ینی کارەساتێک بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا بە تایبەتی نێرگەلە چەندە باو بۆ نمونە کافتریەکانمان چۆن شەوانەکراونێت بالضبط مەسائلی وەرزش و جوڵان یعنی سەقافەتی بە کللتورکردنی وەرزش ئەمە دیسان خاڵێتی زۆر زۆر گرنگە مەسائلی باغدان بە ژینگە یعنی بەشێکی زۆری لە ئێمە دەروونمان تێک چووە چونکە خدمەتی باغ ناکەین خدمەتی درەخت ناکەین خدمەتی ئەنە حساباتی مەسائلی ڕنگ و حتاوە گەشتونێتە سەر ڕادەیەک بچین بۆ لای دکتۆرێکی دەرونی ڕاوێژێکی پێ بکەین کە چۆن دەرونی خۆم تەندروست ڕابگرم بۆچێ خەڵکی پێ سەرەوە خەم برادرە تێک چووە ینی پێی سیر بێ بچێ ڕاوێژ بە کەسێکی دەرونی بکەیت کە زۆر زۆر ئاساییە خاستن لەم وەزع سیاسیە لەم وەزع نالەباری زۆر جار کۆمەڵاتیە شار یەکتر قبوڵ نەکردن کە لێتان ناشارمەوە پێش 2 هەفتە توێژینەوەیەک هەبوو مؤتەمەرێکە بوو لە هەولێر داتای خرا ڕوو لەسەر نەخۆشی سەر گرفتە دەرونیەکان کە بە عام 115 تاکی عێراقی شڵەژانی دەرونیە بە نسبەیەکی زۆر کە ئەمە مشکلێکی زۆر زۆر کاک بە پێی نسبەی عالەمی زۆرە پێی کارەساتەکانی عێراق وەرەمی کوردستان پێم وایە کە تۆ لە بیر نەچێ ئێمە کۆمەڵەش دێ ڕای گرتوین کۆمەڵە پەیوەندی کۆمەڵاتیمانەیە ڕای گرتوین گینە وێرانە بووین یعنی چکار تۆ سیستەمەکان دامت بکە بە هیچ نەبە خێزانەیە لە خۆمانەگرێ برادێکی بەدەممانەوەیە زۆر جار خێرۆمەنێکە یەکتورە خێزانی ڕەسەنەکەمان ڕەسەنیەکە پارێزا ئەوشمانی بینێت ڕۆژێکی زۆر گرنگیە لە پاراستنی زۆر لە تاکان لە نەخۆشە مرۆڤیەکان بەڕاستی لەو نەخۆشیانی ئەفل نەخۆشە دەرونیەکان کام ڕۆهن زۆر باش کاکتۆر ئێوە وەکو سەنتەری هۆشیاری چۆن نەتوان خەڵک هۆشیارکەنەوە کە خۆی بپارێزێت لەم هۆکارانە چ ڕێگەیەکتان گرتووە سەبەر لە چ ڕێگەیەک توان کە هۆشیاری بگەن بە هاوڵات ئەو سنتەری ئەمە سنتەرێکی پسپۆڕیە لە بواری خۆپاراستن ئیشەکەین لە خۆپاراستنیان لە بواری وعی ئیشەکەین هۆشیاری لە هۆشیاریشە دوو بواری زۆر گرنگ ئیشەکەین مدەڕێ پێ ئەگەێنین و پاکێجی تەدریبی دانین
تا ئێستا ئێمە خاوەنی 14 پاکێجی تەدریبین لە بواری هۆشارکردنەوەی تەندروستی تا ئێستا 4 مەنهەجمان بۆ بە مەنهەجە ساسی هەرێمی کوردستان لە ڕێی مؤسساتەوە ئەخوێنرێ هەر دوێنە کۆتاییمان ناچی 5 کچی گەنجی زانکۆی سلێمانی و زانکۆی گەشەپێدانمان ڕاهێنا لەسەر ببن بە ڕاهێنەر بۆ هۆشارکردنەوەی کۆمەڵگە لەسەر شەرپەنجەی مەمێک هەفتەی ڕابردوو 25 مدەڕیبی گەنج لە خوێندکارانی کۆلێژی زانستە پزیشکیەکان لەسەر فریاگوزاری سەرەتایی ئێمە هەر خەریکین بەس بەڕاستی ئەمە دامێکی گەورەی ئەوێ یعنی هەژاریەکە زۆرە پێویستی بە جوهدی زیاترە بێ بە سنتەرێک و بەدوان ناکرێ پێویستی بە کارنامەیەکی نیشتیمانی ئەبێت کە ڕوئەیەکی واضحی هەبێت کە هەموو لایەک بەشداری پێ بکە بۆی بتوانین چکار لە بیرمانە چێ دەرەنجام هۆشیاری تاک لە هەموو ڕووەکانی و لە نوێژ هۆشیاری لە ڕووی تەندروستیەوە بەرپرسیارەتێکی هەمەلایەنەیە بەڵام بەرپرسیارەتی سەرەکیەکەوێتە ئەستۆی حکوومەت ئەگەر لە بواری تەندروستیا باسیکەن دەستەوە وەزارەتی تەندروستیە ئەجینا ڕاگەاندن بەپرسە خێزان بەپرسە دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەپرسن قوتابخانە و پەروەردە ئێجگار بەرپرسیارەتی لە ئەستۆیە هەمومان بەپرسین لەمە بەڵام وەکوتم دامەزراوە حکومیەکە بەپرسیەکەمە بەڕاست زۆر باش کاکتۆر باسی لەوە کرد کە چەندەها مدەڕبتان ڕاهێناوە لەسەر هۆشیاری شێرپەنجەی مەمک و چەناشتی تر ئەم مدەڕێبانە چۆن نەتوانن ئەم معلومات و ئەم هۆشیارانە بە خەڵک بگەێن ئەمە خوتەیەکمان بۆ داناون ئەو خوتەیە پلانێکی کاملمان بۆ داناون منهەجێکیشمان بۆ داناون پێش تێشمان کردون چۆنی ئەڵێنەوە چۆنی بڵێنەوە چۆن تەنسیقی ئیداریات بکەن ئەتر لەگەڵ کەتی تایبەتا بێ لەگەڵ کەتی حکومیا بێ لەگەڵ خێوەکانی کۆمەڵگەی مەدەنیا بێ ئێمە ئەو یعنی لە هەر بوارە لەو بوارانەیە گروپێکی ڕاهێنەرانمان هەیە لە بواری هۆشاری تەندروستی کار دەکەین کە ئیشیان لەسەر تەوعیەیە فقط ئیشی سەنتەرەکەی ئێمە تەنها هۆشاری تەندروستیین لەم بوارە بەگوتم کایەکی زۆر باشمان بڕیوە بەڕاستی ئەتوانم بە سەربەرزیەوە بڵێم بەقەدەر وەزارەتی تەندروستی ئیشمان کردووە و مەسئولم لەسەر ئەو قسەیە بە ژمارەی داتا لە ڕووی ئەو چالاکیانەی کە کردومانە لە ڕووی ئەو بەرهەمانی کە بڵاومان کردوێتەوە بەقەدەر وەزارەتی تەندروستی ئیشمان کردووە و ئەمە بە ئەتراف یەکێکی بەرز لە وەزارەتی تەندروستی خۆیان قسەیەکەم بەڵام دەرئەنجام زیاتری ئەوێت چونکە کۆمەڵگەکەمان بۆشایی زۆر گەورەیتیە نەقشی زۆر گەورەیتیا لە هۆشیاری تەندروستیە لەبەرەوە پێویستی بە ئیشێکی هەمەلایەنە بێ ئەمە هەر بەردەوامیش دەبین بەڕاستی ئەو ڕاهێنەرانە بە بەردەوام متابعەیان نەکەین و دوای ڕەمەزان 2 خولیتر 2 وەجبێتر پێگەنین لە 2 بوارەترە بەس ئیتر وەکوتمانە گرفتەکان زۆر ڕیانێن کەسی جیاوازن یان هەروانەی پێشون لەسەر جیاواز ڕیانێن نەخێر تیمی ترێن بۆیان مەشغوڵ نەکەن خەریکی ئیشی خۆیان من تیمی ترێن ڕایانیان پێەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە فەتە هەورانی پسپۆڕی لە پزیشکی پسپۆر لە خۆپاراستن سپاس بۆ نێرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری سێمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. پەیتا ژمارەی نوێژ خوێنان و بە ڕۆژوو بووان لە دەوری مێزی بەربانگکردنی مامۆستای مزگەوتەکەیان زیاتر دەبێت. الله أكبر دەیانەوێت لەگەڵ بەرزبوونەوەی یەکەم دروشمی بانگی ئیسلام کە ئەڵڵاه ئەکبەرە کۆتایی بە ڕۆژۆکانیان بێنن و گەروە وشکەکانیان بە خۆرما و ئاو شیرین و پاراو بکەن. خۆم سەرپەرشتی ئەو خواردن و خورما و ئاوشتانە ئەەکەم هیوا هەیە پارەم ئەداتی ئەڵم بەش هینە هێشتا پارەکە ئەمێنێتەوە یعنی ئەوەنە خەڵک شتێنێ ئەوەنە هینە هێشتا فرێ سەرفکردنی ناکەوین لەبەرەوە بەڕاستی زۆر دڵخۆشین هیوا هەیە هەر 5 ڕۆژ ڕەمەزانی ماوە 10 ڕۆژ ڕەمەزانی ماوە ئاوی هێناوە خورمای هێناوە لێرە دایناوە بە قوربان بەشکم یعنی خەڵکیش مەمنونی شەوێ هێشتا لێشی وەرەگری مەمنونیش دەوێت کە لێی وەرەگری لەبەرەوە خەڵک ئەوەنە خێرۆمەنە ئەوەنە خەڵک خێرەکە ئەوەنە خێرۆمەن زۆرە لەخوا بەزیاد سوپاس بۆ دوای ئەنجامدانی نوێژی شێوان کۆمەڵێک لە گەنجان و بەسەرپەرشتی ڕیش سپیانی گوندەکە ئامادەکاری دەکەن بۆ خواردنی نانی ئێوارە لە حەوشەی مزگەوتەکەیاندا و خێرێکی گەورەیە کە ئینسان بتوانێت ڕۆژەوانێک هەوڵ بدا
ڕۆژەکەی پێبشکێنێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام باز لە گەورەی خواردندانمان بووەکە بۆ هەژاران ئەفەرمی و ئیطعام و طعام واتە یەکێک لەو سێفەتانی کە بێتە مایەی چوونە نێو بەهەشتەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خواردندانە بە هەژاران، لاکردنەوەی لە هەژاران و فەقیران گومانی تێدا نییە بە تایبەتی لە مزگەوتە هەموو چینە ڕووی تێ ئەکا بەبێ جیاوازی بۆ خۆی بەهۆی خاڵێکی ئیژابی تری گرنگە کە لە مزگەوتە بەبێ جیاوازی تەمەن و یان لایەنی کۆمەڵایەتیان لایەنی دەوڵەمەندی و فەقیری هەمووی تێکڕا پێکەوە وەکو براوەکو یەک خێزان پێکەوە هەمویان بەشدان تەنانەت لە ڕووی ئیشکردنەوە، لە ڕووی خواردنەوە، لە ڕووی ئامادەسازیەوە هەمووی پێکەوە وەکو خێزانێک گلێر ئەبنەوە ئەو کارە ئەنجام بدەن. دوای نان خواردنی ڕۆژوانانی گوندی قەرەگۆل بەشێک لە مزگەوتەکەیاندا لە چاوەڕوانی ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵی خەوتنان و تەراوێح لە مزگەوتەکەیاندا دەمێننەوە و هەندێکی دیکەشیان دەگەڕێنەوە بۆ ماڵەکانیان بۆ خواردنی چای دەستی کابانی ماڵەکانیان و پاش و چانێک و ڕاستە و خۆڕن و لە مزگەوتەکانیان دەکەنەوە چونکە ئەوان پێیان وایە هەموو کات و بەتایبەت ئەم مانگە پێویستە کاتەکانیان بە زیکر و یادی خوددا لە مزگەوتەکاندا بەسەر ببەن. بۆ پتەوکردنی پەیوەندیەکان شتێکی زۆر باشە بە تایبەتی لە لادیەکانە کاما کرێ خەڵکێک کۆ بنەوە بەیەک و هەم ئیفتارێک شەکەین و پەیوەندیەکش دروستە بێ لە نێوان یەکتریا و هەندێکا دێت کۆمەڵە کەس دوورن لێکۆ لەو کاتا لە نزیک و یەکتر بە باشیە ناسن چکوم لادیەکان وەکو جاران نەما جاران کۆمەڵە کەس کەم بوون و بەیەکەوە خزم و کەس و یەک بوون ئیسا لە هەموو لایەک تێکەڵ بوون پێویستی بەو شتانەیە کە ئاوا ئینسان کۆ بێتەوە و تەعاروف کا و یەکتریش بناسێ. داواکاری لە خوای گەورەم مانگە بکاتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. السلام علیکم وەرەحمەت الله. لەگەڵ ئەوەی مانگی ڕەمەزان دوورکەوتنەوەی مرۆڤەکانە لە هەڵە و تاوانەکان و زیاتر ئاشنابوونەوەیان بە مزگەوت و پەرستشەکان لە هەمان کاتیشدا دەبێتە ڕێگایەک و وەسیلەیەک بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان کۆمەڵگە پتەوتر ببێت لەبەر ئەوەی وەسواسە و گومانی خراپ بە سەرچاوەبوونی شەیتان نامێنێت. لە گوندی قەرەگۆلیش لەژێر ئەو بەرەکەت و فەزڵەدا ئەم ئێوارە خوان و ئێوارە خوانەکانی دیکەی مانگی ڕەمەزانیان بە تەبای و بە یەکگرتووی بەڕێوە دەبن. وشیار محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ شارە زوور. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری سێمی بەرنامەکەمان قسە لەسەرەوە دەکەین کێشە و گرفتی خوێندنی باڵا بە تایبەتی زانکۆ پەیمانەکان چییە کە دیارە لە چەند ڕوویەکەوە لە ئێستادا ڕخنەی جددی لەسەر کەرتی خوێندن لە خوێندنی باڵادا هەیە لە ڕوویەوەی کە زانکۆکانمان بە حزبی دەکرێن و دەستێوەردانی حزبی دەکرێن ئاستی زانستی زانکۆکانمان زۆر لە خوارەوەی لەوەی کە ئێستا بەگشتی کەرتی خوێندن بووەتە کەرتێکی وەبەرهێنان لە نێوان زانکۆ ئەهلیەکان و زانکۆ حکومیەکاندا و بۆچی ئەوەندەی کە گرنگی بە زانکۆ ئەهلیەکان دەدرێت گرنگی بە زانکۆ حکومیەکان نادرێت و لە ئێستادا بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا دۆخی کردی خوێندن چیلیاتوە بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر سەرور عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتوتی پەی بۆ گەشەپێدان و بۆ پەروەردە و گەشەپێدان. سپاس دکتۆر بەخێراتی لەگەڵ چەندین قوتابی لە زانکۆ پەیمانەکان کاوانیش کۆمنتی خۆیان لەسەرەوە تەوەرە دەبێت. دەچینە لای دکتۆر سەرور. دکتۆر ئەگەر لێوە دەست پێ بکەین دۆخی خوێندنی باڵا لە ئێستادا چۆنە؟ زۆر سپاس. بەداخەوە پێم خۆش بوو لە بەرنمەیەکی وادا دابنیشین باز لە کارە باشەکانی وەزارەتی خوێندنی باڵا بکەین، باز لە پێشکەوتنی زانکۆکان بکەین، باز لە بەرەو پێشەوەچوونی توێژینەوە و ئاستی بەرزی خوێندکار و بمبورن کە دەڵێم ئاستی بەرزی خوێندکار کە بڵێن ئاستی نزما، بەڵام بەر لەو کە هۆکارەکەی ئاستی مامۆستایە کە دابەزیوە بە بەراورد لەگەڵ پێشتر بارودۆخی خوێندنی باڵا لە ڕەوشێکی خراپدا دەبینین. چونکو ئەگەر بێت و ئێمە باسی بکەین لە چەند تەورەیەکدا ئەگەر کورتی بکەینەوە لە ڕووی سیستەم و ڕێنمایی و ئەو یاسایانەی کاری پێدەکات بەداخەوە یاسایەکی خراپە، سیستەمێکی خراپە و ڕێنمایەکانی لە شوێنی خۆی نین و ئەوانەی هەشن جێبەجێ ناکرێت
ئەمە یەکێک لە گرفتەکانە و دووەمیان دەتوانم بڵێم بەشێکی زۆر لەوانە ئەو ژینگەی تایدان ژینگەکەیان وەکو پێویست نییە پێداویستەکانیان وەکو پێویست دابین نەکراوە جاچێ بە هەندێکی بەهۆی کردنەوەی ئەو هەموو کۆلیژ و زانکۆ و پەیمانگایە بێ بەبێ پلان و یاخود بەشێکیشی تەنانەت ئەوانەی بۆشیان دابین کراوە لەو کەمپەسانەی کەوا هەن جۆرێک لە نەبوونی لێپرسراوێتی هەیە جیاوازیەکیان تێدا نابینین لەگەڵ ئەوانەی تریکە بۆیان نەکراوە دیوێکی تری خراپی ئەدای مامۆستاکانە کە هەر یەک لەو خوێندکارە بەڕێزانە لەوەیە ئەگەر بدوێنی دنیایەک مەعانات و کێشە و جێر و گرفتیان هەبێ بەشێکی تری دابەزینی ئاستی خودی زانکۆکانە لەو ڕانچینگانەی کەوا هەیە کە ساڵانە ڕادەگەیاندرێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەمانە و دەتوانم بڵێم دەیانی تر جگە لەمە تێڕوانینێکی خراپ هەیە بۆ لەلایەن بەرپرسانەوە بەرپرسانی خوێندنی باڵە و بەرپرسانی تری حکومیەوەکەوە تا ئاستێکی زۆر خوێندن بەرەو کەرتی تایبەت دەبدرێ و یاخود بابەدیوێکی تر بڵێم لە خواست و مەهامی فێربوون و زانستیەوە دەگوازرێتەوە بۆ بازرگانیکردن ئەمانە و دەیان نمونەی تری وا دەیان گرفتی تری وا هەیە بەرۆکی خوێندنی باڵای گرتیە کە دەتوانم بڵێم لێەوە دەست بکەین پێشوەی کە بین سەر بڕگەکانەوەی کە هەمووی باست کرد ئێوە پێشتر راپۆرتێکتان وەکو وەنسیتیۆی پێی بڵاو کردەوەەوە کۆنفرانسێک گشتان ساز کرد ئەمانەتان لەگەڵ بەرپرسانی باڵای کەرتی پەروەردە و خوێندنی باڵا باستان کرد؟ بەڵێ ئێمە ڕاستە مانجێک لەمەوبەر بوو و کۆنفرانسێکمان کرد کە لە کۆنفرانسەکە راپۆرتێکمان سەبارەت بە ئەدای کاری وەزارەتی خوێندنی باڵا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا و ئەو جور و گرفتانەی کەوا بەرۆکی گرتوون بڵاو کردەوە بە فەرمی نوێنەری وەزارەتی خوێندنی باڵاشمان داوەتی ئەو کۆنفرانسە کردبوو وەتیایدا کۆمەڵێک پەنێڵ بەڕێوە چوو سەبارەت بە جور و گرفتەکان وە بەر لەمەش ئێمە دەتوانم بڵێم دەیان وەرکشۆپمان ئەنجام داوە بە ئامادەبوونی کەسانی پەیوەندیدار لە نێو وەزارەتی خوێندنی باڵا لە نێو زانکۆکان خوێندکاران مامۆستایان و 4 ساڵ لەمەوبەر ئێمە لە شاری هەولێر کۆنفرانسێکی تری دوو ڕۆژەشمان بۆ ئەو مەبەستە ئەنجامدا و نەکرد ئەوە لە سەرەتای سوێند خواردنی وەزیری خوێندنی باڵا سەرەتای ئەو کابینەی هەشتم کە پێکات 4-5 ساڵ لەمەوبەر ئێمە لە نیمچە کۆنفرانسێکدا دیسانەوە ئەو کاتی ژێمە راپۆرتێکمان بە بەڕێز وەزیری خوێندنی باڵادا وەکو ڕێکخراوەکەی خۆمان بە حکمی ئەوە یەکێک لەو بوارانەی کە کاری لەسەر دەکەین کە مەسەلەی خوێندنی باڵایە سەردانی سەرجەم ئەنجومەنی زانکۆکانمان کرد هەر لە زاخۆوە تا خانەقین بە زانکۆی حکومی و زانکۆ ئەهلیەکان ئێمە گیر و گرفتەکانمان کۆ کردەوە لە دووتوێی چەندین یادداشتدا بە وەزارەتی خوێندنی باڵاماندا کۆنفرانسمان لەسەر کرد بەڵام بەداخەوە وەزارەتی خوێندنی باڵا نەیویستووە گوێ لەمە بگرێ و نەیویستووە دان بەوە دابنێ کە گیر و گرفت هەیە و نەیویستووە چارەسەریشی بکات بەڵکو زیاتر بە تێڕوانینێکی تایبەتی خۆیانەوە بابەتەکانیان ڕای کردووە هەر بۆیەشە بمبووری کێشە و گیر و گرفتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر کەڵەکە بوون زۆر باشە ئەم نزمی ئاستی زانکۆیت بەڕێزت زیاتر هۆکارەکەی بۆ سیستمی خوێندن ئەگەڕێنی تەویان بۆ منهج یان بۆ خوێندکار خۆی چونکە بەڕاستی لە ئێستایا زۆربەی خوێندکاران ئەوەندەی لە هەوڵی بەدەستێنانی بڕوانامیان لە هەوڵی ئەوەیانین کە زانست و عیلمێک پێیا بکەن لە زانکۆکاندا من هیچ گلەی یەکەم لە خوێندکاران نییە چونکە خوێندکاران دەتوانم بڵێم کەرەستەیەکی خاون دەچن بۆ زانکۆ و زانکۆ چۆن ئاراستەیان دەکات زانکۆکانمان چۆن بەڵێ زانکۆ چۆن ئاراستەیان دەکات اینجا بە چ سیستەمێک وەکو بەڕێزت وتت ئەگەر ئاستی خوێندکارەکان وەکو پێویست نەبێ کاتێک دەچن بۆ زانکۆ ئەمەشیان لەسەر خوێندکارەکان نییە بەڵکو پێش سیستەمی خوێندنی باڵا سیستەمی پەروەردەمان هەیە زیاتر هەوڵبات پشت بە مامۆستا ببەستێت بێگومان دەبێت بەڵام قسەی ئێمە لەسەر سیستەمە لەسەر ئەوەیە کە چێت دەوری بەرپرسیارەتی دەبینێ ئەم گرفتانە بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە سیستەمێکی خراپ هەیە لە خوێندنی باڵا لە وڵاتی ئێمەدا و بەر لە سیستەمەکە دەتوانم بڵێم بۆ ئەوە بگەڕێتەوە ڕوئیا و تێڕوانینێکی وازح نییە ڕوون نییە لەلایەن بەرپرسانی حکومی و ئەم حکوومەتەوە کە خوێندنی باڵا بۆ چۆ دەبات حکوومەت بۆ خۆی
ئەوەندەی لە خەمی ئەوەدایە بڕوانامە ببەخشێتەوە بۆ ئەوەی ئەم خوێندکارە بە ڕێزانە کاتێکەوە پۆلی 12 تەواو دەکەن نەسنە سەرجادە خۆپشاندان نەکەن نەخێر باوەریان گرین وەربگیرێن ئەوەندەی زانکۆکانی ئێمە بوون بە کارگەیەک بۆ دروستکردن و بەخشینەوەی بڕوانامە بۆ مەسلەی زانست و زانیاری و بەرزکردنەوەی ئاستیانی هەرچەندە بەداخەوە ئەوتە بڕوانامەش بێ حورمەتکرایە لە وڵاتە. دکتۆر مامۆستاکان و دکتۆرەکانی زانکۆ تا چەند کەم تەرخەمن چونکە دەزانین هەندێک تەلەبەیە زمانی ئینگلیزی نازانێت بەڵام یان زمانی عەرەبی نازانێت بەڵام مامۆستاکانی زانکۆ دکتۆرەکان هەر بەو زمانی خۆیان قسەکەن ئایا ئەمەش هۆکارێک نییە بۆ ئەوەی خوێندکاران فێری عیلمەکە نەبن بۆی تێنەگەیشتنیان لەو زمانەوە؟ نازانم مەبەستی بەڕێز لە کامەهین بوو مەبەستمەیە کە منهەجەکە شەرحەکە بۆ خوێندکارەکان بە زمانی ئینگلیزی شەرحەکات یان بە زمانی عەرەبیە بەڵام خوێندکار لە زمانەکە تێناگات هیچ گوێ نایە بۆ خوێندکارش کە تێدەگات تێناگات ئەو دەستی خۆی شەرح دەکات ئەمە تا چەند کاریگەری لەسەر خوێندکارانە ئەبێت دەکرێت بڵێن کۆلێژێک لەگە کۆلێژێک بەشێک لەگە بەشێک جیاوازی هەبێ بۆ نمونە لەو کۆلیژ و بەشانێکەوە خوێندن تیایەندا بە زمانی ئینگلیزیە وەکو کۆلیژە پزیشتیەکان با بڵێن وەکو بەشێک لە کۆلیژە زانستیەکان ئەندازیاری ئەمانە ئاساییە بە زمانی ئینگلیزی بێ بەڵام پێویستە پێشتر زەمینەی بۆ خۆشکرابێ ئێمە سیستەمەکان سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا زنجیرەیەکی لێکدانە پچراون چەند ئەڵلقەیەکن بەیەکەوە پەیوەستن گرفتی ئێمە ئەوەیە خوێندکارەکان پێشینیەکیان نیە لەمەشیاندا دەتوانم بڵێم سیستەم بەرپرسە لەسەر ئەوە مامۆستاش ئەگەر بێت و وەکو پێویست نییە لەمەشیاندا سیستەم بەرپرسە لەوە وەزارەت بەرپرسە لەمە هیچ ناخۆت دەکرێت سەبارەت بە ئاستی فێربوون لە کۆلیژ و بەشەکاندا جۆرێک لە بەدواداچوون هەبێ جۆرێک لە چاودێریکردن هەبێ بەڵام کوا کامەیە چاودێریکردنی وەزارەت کوا کامەیە چاودێریکردنی ئەم بەرپرسانی خوێندنی باڵا بۆ ئەو مامۆستانێکەوە وەکو پێویست نین بۆ ئەو خوێندکارانێکەوە وەکو پێویست نین بۆ بەدواداچوون بۆ ئەو بەشانەیەکە ساڵێک دەبینین ئاستی دەرچوون تیایەندا کەمە و ساڵێکی تر زۆرە بۆ ئەو بەشانەیەکەوە جگە تەنها لە بەخشینەوەی بڕوانامە هەڵسەنگاندنێک بە جۆرێکی تر بکرێ بزانین ئاستی زانستی ئەم خوێندکارانە تا چەندە بێگومان ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو بەدواداچوونە کە نییە بۆ خراپی سیستەمەکە دەگەڕێتەوە. دکتۆر سەرەتای قسەکانت ڕوود کردە قوتابیەکان وتت کە ببورن لەوەی کە مامۆستاکانیان بەتایبەت یا ماژن بۆ مامۆستاکانیان کرد کەوا دەکە بۆ نمونە قوتابیەک کە ئاستی خوێندنی باش نەبێ بەرهەم بێت بۆچی پەنجە دەخەیتە سەر مامۆستای زانکۆ پێمانەکان یا دکتۆرە بەڕێزەکان؟ بۆ ئەوەیە چونکو دەتوانم بڵێم ئێمە مەسەلەن چەند مامۆستامان هەیە ئەگەر بێت و ئێمە قسە لەسەر ئەوە بکەین بنمونە تا ژمارەکەی چەند هزار مامۆستامان هەیە ئێمە لە هەرێمی کوردستاندا باشە ئەوەندە هزار مامۆستایەکەوە هەیە کوا داهێنانەکانی ئێمە چەند بووە تا چەند ئێمە توانی ومانە بە ئاستی بەرزی ئەو مامۆستایانە کە هەبێ نازانم ئەوە نایدۆزمەوە بەڵام ژمارەی زۆر مامۆستامان هەیە کە خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆران توێژینەوەکانیان لە چۆن خولی ڕاهێنانەکانیان لە چۆن ئایا تەنها ئەوە نییە بڕوانامەیەکیان کە وەرگرت بێت و دواتر بەبێ ئەوەی لێ بپێچرێتەوە دێن خوێندکارەکان دادەنێن وەکو ئەوەی کە خۆیان لە سەردەمێکی زۆر کۆندا لە سەرەتایی و لە دواناوەندی و ئامادەی خوێند بێتیان کوا سیستەمە تازەکەمان و مامۆستاش ئێمە پێشتر وتمان تەنها بەس دکتۆر دێمە سەرەوەی کە باز لە بۆ نمونە توێژینەوەکانیان دەکەی بە تایبەتی فترەی لەمە پێش گرفتێکە بۆ زانکۆکان ڕوونکردنەوەیان دەدا کۆنگرێ ڕۆژنامەنووسی و کۆنفرانسیان دەبەست لەسەری بەڵام باوەڕت وایە کە ئێستا ئاستی مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان لە زانکۆکانە وەکو پێویست نییە ئەمە هۆکارەکەی بۆ تەنها توێژینەوەکانیان دەگەڕێتەوە یاخود زۆر جار ئەمانە بە پاڵپشتی سیاسی و بە پاڵپشتی حزبی توانیویانە ماستەر و دکتۆرەکانیان بەدەست بێنن. کاک جەلال ئێمە کاتێک ئێستا ئەگەر بێت و بەرپرسانی ئەم هەرێمە بدوێنی باز لە خوێندنی باڵا بکەن کۆمەڵێک شانامەمان بۆ دەڵێنەوە دەڵێن ئێمە زۆر بەرەو پێشەوە چوینە ڕاست دەکەن ئێمە بەرەو پێشەوە چوینە لە ماوەی 28 ساڵی دەسەڵاتی خۆماڵیدا بەڵام کامە بەرەو پێشەوە چوون بەرەو پێشەوە چوونەکانمان چەندێتیە یاخود چۆنێتیە لە ڕووی ژمارەوەیە زیاتر ئەگەر ئێمە لە ساڵی 91دا
دوای ڕاپەڕین تەنها یەک زانکۆمان هەبێ بۆیە لە کوردستان بەڵام ئێستا 34-35 زانکۆمان هەیە بەڵێ زیادی کردووە چەند سەد زیادی کردووە بەڵێ ژمارەی خوێندکارەکانمان زۆر زیادی کردووە ژمارەی کۆلیژمان ژمارەی بەشمان ژمارەی پەیمانگامان ژمارەی مامۆستامان ژمارەی دکتۆرا و ماجستێر و پرۆفیسۆر و تا دوایی زیادی کردووە بەڵام ئاستی زانستی مامۆستایەکی ئەمڕۆ بەراوردکەی لەگەڵ ئەو کاتە ئایا کامیان ئاستیان بەرزترە من کاتێک ئەو ڕخنەیە دەگرم ئەو ڕخنە لە خۆشم دەگرم مامۆستای زانکۆم با لە خۆمەوە دەست پێ بکەم سیستەمێک هەیە هاتووە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە هەروەکو ئەوەی زۆربەی بوارەکان لەلایەن بەرپرسانەوە کۆنتترۆل کران احتیکار کران یەک لەو بوارانێکەوە کاری لەسەر کرا مەسەلەی بڕوانامە بەرزەکان بوو لە زانکۆکانداکەوە خزم و کەس و قبول خاص و ئەمانەی تێخرا ئەمانەشی کاتێک تێدەخرێت بێگومان بەشێکی پەیوەستە بەوەی کەوە یەک لە خاڵە سەرەتانیەکان لە دواکەوتنی خوێندنی باڵادا مەسلەی دەستی خستنی حزبە بەڵێ حزب وەزیر دادنێ بێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە زانکۆ دەوامی کرد بێ و شارەزایی هەبووێ باشە سەرچاوم وەزیر پۆستێکی سیادیە دەستان خۆش بێداتاننا بەڵام خۆ دەبێ وەکیل وەزیرەکە پرۆفیشنال بێ اختصاسی بێ خۆ دەبێ ڕاوێژکارەکانی وابن خۆ دەبێ بەڕێوەبەرە گشتیەکانی بە پێی پسپۆریان بێ خۆ دەبێ سەرۆکی زانکۆ پلە بە پلە گەیشت بێتێنەوە کە چەندین سەرۆکی زانکۆیان داناوە بەدەر لە یاساوە کە هیچ مەرجێکیان تێدانی خۆ دەبێ ڕاگری کۆلیژەکان یاریدەدەری سەرۆکی زانکۆکان سەرۆکی بەشەکان ئێمە لەم راپۆرتەدا باسمان لەوە کردووەکە لەو هەموو زانکۆیی هەیە تەنانەت هەموو زانکۆکان سەرۆکەکانیان بە وەکالەت بەڕێوەی دەبن یا ماوەی یاساییان بەسەر چووە لە ڕووی یاساوە ئەمە چۆنە نایاساییە بەڵام یاسا کەی لە وڵاتەدا جێبەجێ کراوە ئەخر ئەمە خوێندکاری کۆلیژی یاسایە دانیشتووە کە ببینێ سەرۆکی زانکۆکەی بە نایاسایی سەرۆکی زانکۆی ڕاگەی یاساکە هەیە و ڕێنمایە یاساکە هەیە بەڵێ یاساکە هەیە ڕێنمایەکە هەیە بەڵام جێبەجێ ناکات لەبەر ئەوەی لە حزبەکەی خۆم دایدەنێت بۆ ئەوەی کاتێک دایدنێ مەرجە زانستیەکانی تێدانە لە ڕووی مەرجە یاسایەکانی تێدانە یاخود تێیدا بووە بەڵام چەند ساڵە بەسەر چووە کاتێک شانۆگەری سیڤی ڕدەگەێنن بە حساب خەڵک بچێت سیڤی پێشکەشکە چێبەرچەیەکی شەریفانە هەیە بەڵام لە ڕاستیدا ئەمە شانۆگەریەکەوانێک بڕیاریان لەسەر چێدابی ئەوە کامە سەرۆکی زانکۆ کامە ڕاگری کۆلیژ کامە یاریدەدەری سەرۆکی زانکۆم پێ دەڵێکەوە حزب داینە نابێت ئەمە یەکێک لە گرفتەکانە اینجا شۆڕ بۆ تۆ بۆ هینیش تا تەنانەت سەرۆکایەتی بەشەکان کاکە بەپێی ئەو بەدواداچوونەی کە ئێمە کردومانە تەنها لە سەرۆکی بەشەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کە سەرجەم کۆلیژەکان لە سەرجەم زانکۆ کۆلیژەکان وەرمانگرتووە بەشەکان ئەوانەی لە دەرەوەی یاسادا دانراون سەرۆکیان بۆ دانراوە 165.3 سەرۆکی بەشەکان نایاسایین 165.3 کاکە بەش هەیە خۆی بەپێی یاسا دەڵێ ئەوەی دەکرێت بە سەرۆکی بەش نابێت پلەی زانستی لە پرۆفیسۆری یاریدەدەر کەمتر بێ بەش هەیە چەند پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەری تێدایە بەڵام مامۆستایەکیان کردوتێ یان مامۆستای یاریدەدەریان کرد کاریگەریەکەی لە چ ڕوویەکەەوە هەیە لەسەر سیستەمی خوێندن لەسەر ئەوەی کە تەلەبەیەکی زانکۆ وەکو پێویست فێری ئەو ئەلموزانیاریە نەبێت کە دەبێ وەریگرێت کاریگەریەکەی ئەوەیە کە دەرەنجامەکەی ئەمڕۆ دەبینین بەرەو دواوە گەڕاوەتەوە کاریگەریەکەی ئەوەیە کە دەبینین ڕانچنجی زانکۆکانمان چەندە دواکەوتون کاریگەریەکەی ئەوەیە کە دەبینین خوێندکار کاتێک زانکۆ تەواو دەکات بڕوانامە وەردەگرێت بەڵام ناتوانێت نە دەرز بڵێتەوە نە لە زانستەکەی خۆی شارەزایە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکی زۆر لە مامۆستاکانیش بەو شێوەیە کاریگەریەکەی ئەوەیە کە حرمەت بۆ خوێندن و خوێندەواری و بڕوانامە ناهێڵێتن کاریگەریەکەی ئەوەیە کە زانکۆکانیش بوون بە بەشێک لە ناوەندێکی بازرگانی کاریگەریەکەی ئەوەیە کە زانکۆکان و کۆلیژەکان بوون بە بەشێک لە مەڵبەند و لق و ناوچە و کۆمیتەکان و تەنانەت مەکۆ و نازانم ناوی چیان لێ بنێم لەوانەی تریش بەداخەوە کاریگەریەکانی هەمووی ئەوە بووە بەم شێوازە بەرەو داوا کۆمنتی خۆتان گلەی و گازندا یا ڕخنەتان لەسەر قسەکانی دکتۆر سەرۆر یاخود پرسیارتان ئەگەر هەبێ فەرموو دەست پێ بکەن خۆت بناسیێنی یەکەم جارزانین لە چ قۆناغێکی شێمان فەریدون خۆرکاری قۆناغیەک لە کۆلێژی پزیشکی گشتی دەستان خۆش بێ تەوەرەکەتان زۆر باشە بەڕاستی ئێستا ئەم تەوەرە گرنگە قسەی لەسەر بکرێت و هەموو کارانی دکتۆر باسی کرد بێگومان لەجی خۆیەتی
و من ئەم گیر و گرفتانی کە لە خوێندنی باڵای هەیە ئەگەڕێنەوە بۆ هەردوولا هەم تەلەبە و هەمیش بەرپرسانیان ئەوانەی سەرەوە ئێمە ئێستا من هەر لە بەشی خۆمەوە دەست پێ بکەم ئێمە لە مەرحەلەیەکی توام تەنیا ئەم ساڵ 325 تەلەبین یعنی 325 تەلەبە تۆ بۆ کۆلێژێکی پزیشکی زۆر زۆرە یعنی ئەوە هیچ دکتۆرەکان ناتوانن سەیتەرە بکەن بە باشی بەسەر دەرزەکانە دوای ئەوەش ئەمە واکات خوێندکاری هەندێک خوێندکاری ئیمال بێنێتە ناو میدانەوە یعنی طبعا ئەمە هۆکاری سەرەکی کێیە هۆکاری سەرەکی بەرپرسان و ئەوانی سەرەوەن بەڵام هەنێجار خوێندکاریش یعنی حەقی نییە یان بۆ نمونە هەنێ هۆکاری تر هەن کێشە لە دکتۆرەکان زۆر باشە لە قاعەیەکە چەند قوتابی دانیشن 325 لە یەک قاعەیە لە یەک قاعەیە 325 تەلەبە دانیشن دکتۆر یانی سیرکە ئەگەر ببوورە لە ئەهلیەکانە وایە مەسلەی ئەهلی و حکومی لە ئەهلیەکانیش لە بەشێکیان وایە بەڵام ئەم خوشکە بەڕێزە کە باسی لێوە دەکە ئەمە کارەساتە کۆلێژی پزیشکی یەک لێ کۆلیژی پزیشکی لێ قۆناغدا 325 خوێندکار دانیشت بێت ئەم خوێندکارە بەچی تێدەگەیەندرێ فێر دەبێ ئەم خوێندکارە کەرستە و مەوادی چیمیایی و تاقیگە و ئەو بابەتانە لە مەسلەی تەرم و مەسلەی نەخۆشخانە و چیبچی تا چەند بەشی دەکات بێگومان ئەمە بێپلانیە ئەمە تەنها شوێنکردنەوەیە دکتۆر هۆی نەبوونی هۆڵە یان چه هۆکارێکە کە ئاوا ئەم هەموو خوێندکارە کۆ بکرێتەوە لە هۆڵێکە چکە پێم وایە بێ زۆربەی بەشەکان خوێندکارەکان دابەشەکان بەسەر چەند هۆڵێکە ئێوە ئەمە بۆ هۆکارەکەی ئەوەیە یان کەمی مامۆستای بەتایبەت ناپەیوەندی بەوە نییە بەشە پزیشتیەکان بەتایبەت بەشە زانستیەکان بەشە پزیشتیەکان بەتایبەت دەبێت بەقەت ئەوەندە خوێندکار وەربگرێ کە هەم توانای مرۆیی مامۆستای هەبێ و هەم تاقیگەی هەبێت و هەم پێداویستەکانی تری دابین کە من دڵنیام یەکێک لە گیر و گرفتەکانی ئەگەر ئێستا باسی لێوە بکات زیاتریشە لەوە ئەمە ئەگەر بۆ کۆلێژی یاسا ئاسایی بێ بۆ کۆلیژێکی مرۆڤایەتی مێژوو بۆ نمونە ئاسایی بێ خوێندکارە دادەنیشێت و مامۆستاکە دەرس دەڵێتەوە و نەزەریە بەڵام بۆ کۆلیژێکی پزیشکی و زانستی ئەمە حاڵەتێکی زۆر نائاسایی زۆر باشە قسەتمەوە هەنێجار لەوەیە نیوەی تەلەبەکان ینی سەڵ تەلەبە بەسەرەوە بۆ هەنێ محاضرە هەر نایەتە دەرسەوە ینی ینی ئەگەر هینیکی تااقەتی خوێندنەکەیان نیە دەرسەوە یان هۆکارەکەی چیە هەنێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەنێجار دکتۆرەکە بڵسڵی دەرزنەوەتەوە ئێستا ئەمە دکتۆری وامانەیە دکتۆری بەڕێزی وامانەیە کە بۆ نمونە دەرسەکەیە هەموو ینی پرسیەکان پڕە بنەوە لەبەر ئەمە بەگوراگەر کەمێک مایکەکە و نزیک بکەیتەوە بێگومان ئەمە ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی دکتۆرەکە دڵسۆزی دکتۆرەکە هەتا چەندێ زیاتر بێ ئەو خوێندکارە ئەو تەلەبێ بە دڵسۆزتر وەرەگرێ ینی بە یان ئەو شتێک کە پی ئەدرێ بە بەهاترە لای بەڵام کاتێک تۆ دکتۆرێ دێم 325 تەلەبەیە ینی هەر لە کۆڵکردنەوە بێ بێگومان تەلەبە ناقی نییە ینی نایەتە محاضرەوە ئێوە لە ڕووی تێگەیشتنەوە چۆن ینی باش تێگەیشتنەوە ئەوش ئەکەیتە سەر دکتۆرەکە بەڵام قاعەکە بەپی ئەوەی ینی ئەگەر بڵێن سێ چوارڕێزی سەرەتا باشە لە دوای ئەوەوە ینی هەرێکی هەر ئەخەوێت زۆر باشە ئەگەر قوتابیەکی تر کۆمنتی هەبێ قسەی هەبێ پرسیاری هەبێ دەستخۆشی تەورەکەتان لێەکەم دەستخۆشی دەستۆرەکەم قسەکانی زۆر جوان بوون باسی هەم لایەنی خوێندکار هەم لایەنی مامۆستا هەیە بەڵام من ئەمێ باسی ئەوە بکەم باسی لایەنی دکتۆرەکان منش وەکو خوێندکارێکی کۆلێژی پەرستاری مەرحەلەیەکەم بڕواکەی دکتۆرمان هەیە چەندها سلایدەکان ئەخوێنەوە یعنی ئاسی زانیاری دکتۆرەکان بەو شێوەیە نین باسی ئەوەی کرد هەنێ دکتۆرەکان شادی زۆر بەرزیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەیە بۆ کەسێکیانێت تەنها ماستەرەکەی هەیە ئێستا وای لاتوە تاوەکو شادەکەت بەرزتر بێ ئەو کاسانە باشترن بۆ ئەوەی لە بەشە تووبیەکانە بن زانیاریان باشترە دێتن ها سلایدەکان نەخوێننەوە پاڵپۆنتەکە ئەگە خاتە سەر داتاشۆکە و بە سلایدەکان خوێندنەوەیە خوێندنەوەکەش چۆنە سەرتا باسی شتێکتان کرد زمانی ئینگلیزی ئێمە لە وەرزی یەکەمە ڕاکی کە دانیشتین بۆ نەمەلزەمێکمان بخوێندایە جواب و لاپەڕەیەکمان بە ڕۆژێکە خوێن بۆچی چکە بەز و شەمان لەبەرە کرد نە دکتۆرەکە تێگەیشتبوون چکە بە ئینگلیزی خوێند بێەوە نەک شاحیشی کردبوو هەر ئەو هاو ڕوونکردنەوەکی نەدابوو بڵێ ئەم شتە بەواتای ئەوەیە تێگەی ئەم شێ فێر بن یان شتێکمان پێ بڵێ لەم ڕێەوە تاوەکو ئێوە زمانەکەتان باش ئەبێت لە ڕووی زمانی توی زۆر جیازە بۆم نەگەر من ئینگلیزیەکەم باش بوو بەڵام کە ڕۆژمەوێ هەستمەکرد هیچ نازانم لەبەرەوەی زمانی توی زۆر جیازە لە زمانێکی ئاسایی کە قساکەی ببوورە ئەکاک دکتۆر
باز لە زمانەکات هۆکاری ئەمە تۆ ناگەڕێنیتەوە بۆ قۆناغی ئامادەی کە ئەوترێت ئامادەی ئەبێ خوێندکار خۆی ئامادە بکات بەڵام ئێمە دەبینین ئامادەیش تەواوەکەین هیچ زمانێک نازانی ئایا ئەمەش هۆکارێکی تر نییە؟ بێگومان من پێشتر باسم کرد کەوتم ئەگەر خوێندکار لەو بەشەیە ئاساییە کە خوێندن تیایدا بە زمانی ئینگلیزیە بەڵام ئەمەش پێیوەستە بە سیستەم ئەویش پێشتری کە سیستەمی پەروەردەیە 12 ساڵ زمانی ئینگلیزی دەخوێنین بێگومان ئەمە یەکێک لە کێشە گەورەکانی تەلەڤەیەکی تر بەخراستنی کاک دکتۆرەکەم من کێشەیەک باسەکەم شتێ باسەکەم کە ڕووداوێکە لە 2 ڕۆژ لەوم پێشڕوویان لە من مەرحەلەیەکی کۆلێژی زمانم بەشی کوردی یەکێک 2 خوێندکارەمان بە باس کردم لە گروپی من جیاوازن وتیان ڕۆژێک من قسەکەم لەسەرەوەیە دکتۆرەکانمان ینی کەسی بەڕێزیان تایە بەڕاستی هەوڵێن ماندووە بن لەگەڵمان بەڵام دکتۆری وا بەڕێزیش هەیە کە ئەوە هیچ خۆی ماندوو ناکە بەڵکو گوێ بۆ گلەیی و گازەندە و ئەو تێبینیان ناگرێت کە خوێندکارێک هەیەی یەکێک باسی بابەتێکی کرد بۆ یەکێک لە خوێندکارەکان تێبینیەکی هەبوو لەسەر قسەکەی وەڵامیە بووە با ئەگەر بڵێن ئەم خوێندکارە چۆنەڵی وا ڕژ نەهێنرابێت کە بە شێوازێکی ئەتەکێت و وەکو خوێندکارێکی زانکۆ بە شێوەیەکی ئەکادمیانە ماوەڵە بکە یا خۆت قسە بکە خۆ ئەم دکتۆرە چۆنەڵی ئەزمونێکی هەیە لەسەر ئەوەی ڕێژەی لە سەدی بۆ هاتبووە لە کاتێک ئەم خوێندکارە بە بەردەوامی ئامادەی وانەکان بوو غیابات درابوو لە هەموو ڕۆژەکان بەمەرجەگەم خوێندکارە بەسێ شێوە داوای لێبوردنی لە دکتۆرەکەی کردووە بەتایبەت دوای وانەکە دوای محاضرەیەک سەر چووە بۆ لای بۆ ژوورەکەی و پاشان بە مەسج بەنامە و پاشان وەڵامیاوەتەوە لەسەر بابەتێک یعنی ڕای خۆی دەربڕیوە پێچوانەی ڕای دکتۆرەکە و پاشانیش داوای لێ کردو دکتۆرەکە کە لە ناو خوێندکاران بە گشتی داوای لێبوردن بکە داوای لێبوردنی کردووە و لە کۆتاییە ڕێژەی لە سەدی بۆ هاتووە ینی ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە ئەگەر ئەم خوێندکارە ینی بەڕای من پێویستە خوێندکارانی بەشی زمانی هەر بەشێکی تر بێ ئەمە تیای ڕووبا پێویستە خوێندکاران بە ئام تایە لەسەر ئەمە بەجواب بن پێویستە دکتۆرەکان بەجواب بن سەرک بەش بەجواب بێت چونکە ئەگەر دەرەجەش بشکێنە تا ڕادەیەک بڵێن حەقی خۆەتی بەڵام غیاباتدان لە کاتێک ئامادە بووە دەفەتی زۆر کەمانەوە بۆیە باو هاوڕێیانی ترگەر قسەیان هەیە سەرەتا بە ناوی خۆی گەورە میرەبان زەهڕا ئەحمەد ڕەشید لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان قۆناغیەک سەرەتا دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم بەڕاستی بابەتێکی جوان بوو ئێمە سەرەتا ئێمە پرۆسەی خوێندن لە ئێستادا دەگەڕێت پرۆسەی خوێندن لە ئێستادا بەرەو لاوازی چووە بەرەو هەڵدەر چووە ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەندین هۆکار گرنگترینە هۆکارە دارایەکان و کێشە کۆمەڵاتیەکان وە کاتێک ئەوە دامەزراندن تابی هەر لە سەرەتای خوێندنەوە لە سەرەتای هەر لە قۆناغی سەرەتاییەوە تاوەکو کۆتاز تاوەکو قۆناغی کۆتایی شواتە تاوەکو زانکۆکانیش بیر لە دامەزراندن دەکاتەوە کە ئەمەلی بە دوا ڕۆژ بە خوێندن و بە هیچ پەروەردە نەما بە هیچ پرۆسەی خوێندن نەما ئەمەش یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکان و دووەمینیشیان زانکۆ ئەهلیەکان نانی زاڵە بەسەر زانکۆ حکومیەکان و هەروەها ئەمەش بۆ ئەوەیە چونکە یەکەمیان کاتێک تەلەبام دەرەجەیەکی نەزم دێنێ بە پارێک بەشێکی باشی لە زانکۆ ئەهلیەکان دەکرێت و کەچی لە زانکۆ حکومیەکان دەرەجەکەشی باشە و بەشەکەشی بەقەدەر ئەوەی گرنگی پێنادرێت و دووەمینیشیان گرنگی پێنەدانی حکوومەت بە زانکۆ حکومیەکان و سێمینیشیان نەمانی نەوتنەوەی وانەی پێویست مامۆستای پسپۆر بۆ زانکۆ دابین نەکردنی مامۆستای پسپۆر بۆ زانکۆ حکومیەکان ئەمەش نانی زیاتر گرنگ بە ئەهلیەکان دێ لێرەشەوە خوێند قوتابی لەسەر خوێندکار لەسەر خوێندن سار دەکاتەوە وا دەکات کە هیچ بڕوا و ئەوەیەکی بە دوا ڕۆژ و بە خوێندن نامێنێت بە ناوی خۆی گەورە من سەر وسلەمان لە کۆلێژی پەروەردە بەشی کیمیا قۆناغی 4 دیارە ئەگەر باز لە برینەکانی خوێندنی باڵا بکەین بووە بە جەستەیەکی مردوو کە سەر تاپای برینە بەڵام ئێمە من لێرە چەند خاڵێکی بچوو ئەڵێم لەوەی کاتیش بۆ هاوڕەکانم بمێنێتەوە سەرەتا نمونێکی خۆشتان بۆ گەڕم و حەزەکەم هەر کەسێکیش بینەری ئەم بەرنامەیە بێ تێر بە دیارەم نمونەی منەوە پێ بکەنێ کاتێک وەزیرێکی خوێندنی باڵایان دانابوو خۆی ئاگادار نەبوو یەکێک لە ئەندام مەکتەب سیاسیەکان چوو بوو وتبووی
ئەوە تۆ ئەەکەین بۆ وەزیری خوێندنی باڵا داوی لە قاقای پێکەنیوتی بە قورئان سوحبەتەکەن وتیوی وەڵڵا تۆکەین بۆ وەزیری خوێندنی باڵا کاکە و ئێمە وەکو سەرەوە تۆماندانەوە ئیتر تۆ وەزیری خوێندنی باڵای تر کابرا شۆک بوو دوو ڕەچوو بە دەرەوە و بیری کردووە زانانی ئیشی وەزیری خوێندنی باڵا چییە جا من ئەمەوێت لەوێ نەنا پسپۆڕی خەیری ئەو پسپۆڕینەوە ئەگەر پسپۆڕیشی هەبوو بێت ئەوە ئامادەیی نەبووە بۆ ئەو بابەتە بۆیە ئەمەوێت لێرە ئەوە بڵێم کاتێک کە سەری مارەکە بمرێ هەموو جەستی مارەکە ئەمرێت کاتێک ئەگەر وەزیرێک حیزب دای بنێت لە مەکتەب سیاسیەوە دیاری بکرێت لە کۆمیتەکانەوە ئاراستە بکرێت لە قوناوچەکانەوە بنێردرێ دڵنیا بەلەوەی زانکۆکە دەبێتە زانکۆیەکی حیزبی ڕخنی سەرەکی من لەسەر ئەوەیە ئەبینی زانکۆکان تەنانەت نوێنەری گروپەکانیش حیزب دای ئەنێت یعنی گەر زانکۆیەک گرنگی بە ئاسی ڕۆشنبیری و ئاسی زانستی بدات چۆن دەستی حیزب لە دەرەوە دێت زاڵ ئەبێ بەسەر زانکۆیە من سەدان گرفت و سەدان بەڵگەم لایەکە کە حیزب دەستی خستۆتە قورگی زانکۆ دەستی ڕەشی حیزب زاڵە بەسەر ئاستی معریفی و زانستی لە زانکۆ و یەکێکی تر لەو خاڵانی کە ئەمەوێ بڵێم لێنە پرسیینەوەی لە گرفتەکانی ناو زانکۆ بۆ نمونە مامۆستا هەیە میزاجیە باشە مامۆستا هەیە میزاجیە بە میزاجی خۆی تەلەبە دەرەچێنێ و تەلەبەش ئەخات کەسێک نییە لێ بپرسێتەوە بڵێ تۆ بۆ هات کردو لەو تەلەبەیە تۆ بەس لەوە کردە قۆناغی چواریت بڵێ پێ دوایە کە شتێکی باش فێر بوو بیت سبەی دووسبەی کە بڕوانامەکە بەدەستبێنی من ئەوەی فێر بووم لە زانکۆ ئەوەیە کە لە مەرحەلەیەکەوە هەستم پێ کردووە پێویستە ئەم زانکۆیە بگۆڕین پێویستە ئەم سیستەمە بگۆڕین ئەوەی من تێگەشت من گرفتم لەگەڵ منهەج نییە ئەگەر خراپترین منهەجیش بێ بەڵام سیستەمێکی باش بێڵێتەوە ئەوە تەلەبە هەندێکشت هەر فێر ئەبێت بۆچی تەلەبەکان بۆچی زانکۆوەکو کارگەیەکی شاد دەرکردنی لە هاتووە حتمما هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە کە سیستەمێکی سەقەتی هەیە ئێمە لە وەزیرەوە هەتا ئەگاتە سەرۆک بەشەکان گەندەڵن لە مەکتەب سیاسیەوە یان لە کۆمیتۆ تەلەفۆنێکی بۆ بکەن ڕاستەخۆ بە قسەیانەکە ئەگەر حەقیقەتیشی پێ نەبێت بۆیە من قسەم زۆرە بوتن پڕم لەو گەندەڵی و ناڕەحەتیانی کە لە زانکۆ هەن بەڵام لەبەرەوەی دەرفەت مێنێتەوە مایکەکە دەم بەفشت ئەستا خۆشی بە بەرنامە شاڵاو جەلال قۆناغی دوو کیمیا منە بەرنامە وەکو سێرەکەم کەوا ئێوە خەمخۆری ئەم وەزارەتی خوێندنی باڵان کە ئەبوایە وەزیر و دکتۆرەکان زیاتر خەمی ئەم بابەتیان خواردە پێم وایە ئێمەش هەرچی بڵێن لێرە وەکو دەردەدڵەیەکە بۆ خۆمان چونکە دەردەدڵەیەکەکەوە ئێمە دەردەدڵەیەکە بۆ حکوومەتێکەوە لەگەڵ ڕێزم ئەم شەی جوان نییە کەڕە کوێرە لاڵە بەڵام سوپاس بۆ خەلەمایان بسۆر ساڵا فێری چەند وشەیەک بووە وشەی کوشتن و سزادان و فەسڵ و ئیتر هەموو چەسانەوەیەک وەکو خوێندکاران هەڕەشەی کوشتنتان لێکری ئەگەر کراوە بڵێ لە خۆپشاندانشتانە ئەو هەڕەشانە هەر کراوە وەکوی خۆشیان یەکێ لەو خەڵانکەوە ئەمێ باسیکەم لەگەڵ ڕێزمە مەبەست سوکاتیک نییە بە کاسبکار و بەقاڵەکانمان بەڵام ژمارەی پرۆفیسۆر و دکتۆرەکان لە کورسانە خەرکە یەکسان بێتەوە لەگەڵ ژمارەی بەقاڵ و کاسبکارەکانمانە کووا هیچیشی دیار نییە لەگەڵ دکتۆر شادەست خۆشە بەڵام من ئەم کێشە گشتی ناخەمە سەر ماوەستاکانی وەزارەتی خوێندنی باڵا تەبعاً خوێندکار خۆشی بەشێکە لەو کێشەیە وەزارەتی خوێندنی باڵا وەکو زانکۆی سلێمانی وەکەوە خۆیان خزمەتی زانکۆ ناکەن خزمەتی خوێندکار ناکەن ڕێگری ئەکەن لە کەسەکانی تر لە ڕێکخراوەکانی تر تەنانەت لە خوێندکاران خۆیان کەوا چالاکی بکەن خوێندکار مەبەستم ئەو ڕێکخراوی خوێندکاران نییە چونکە هەر قوتابیان و خوێندکارانی زانکۆ هەر لەوەی شاکراون بە دوو بەشەوە ئەمار بۆ خۆی ناوشەگەریەتیەک و عقلێتی خێڵگەرایەتی یەڵاوە تەنها بەست بەڵام ناوەکەی گۆڕاوە عقلێتی خێڵگەرایەتی و بە حزبایەتی هەرتەنا ئەوەی گۆڕا و تاو دەستان خۆش خۆش بێ هاوڕیانی ترەگەر قسەیان هەبێت زۆر باشە دکتۆر ئەگەر بێنەوە سەر بەڵامدانەوە یا قسەی زیاتر لەسەر قسەی قوتابی عەزیزانە بە تایبەتی لەوەی کە باز لە ئەواکە کە ئاستی ینی زانستی خودی دکتۆر و مامۆستاکانیان لە خوارەوەیە ئێمە پێشتر وتمان کۆمەڵێک هۆکار هەیە هۆکارەکان بەشێکی پەیوەندی بە خودی زانکۆکانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دەرەوەی زانکۆوە هەیە دەرەوەی زانکۆش دووسێ هۆکارێ بەشێکی وەزارەت و بەرپرسانی حکومین بەشێکی پەیوەندیدارە بە حیزبەوە بەشێکی پەیوەندیدارە بە خودی کۆمەڵگەشەوە خەتا بەر لەوەی لەوان بێ خەتا لە من و تۆشە ئێمە ئەو وەزعمان قبول کردووە کاتێک خوێندکارێکەوە دەبینێ گیر و گرفتی هەیە مەسەلەن خوشکە بە ڕێزە باسی کرد بەداخەوە ئێمە باوەڕمان بەوە نییە قبوڵی ئەومان نییە کەس ڕەخنەمان لێ بگرێ
من مامۆستام دەچمە پۆلەوە مامۆستام بڕوانامەکەم لەو بەرزترا ڕاهێنراوم کۆمەڵێک توێژینەوەم هەیە دەرز دەڵێمەوە مەرز نییە من هەموو شتێک بزانم زۆر ئاساییە کاتی وا هەیە خوێندکاریش بۆ پرسێ بەڵام بە دوواداچوون بۆ ئەمە چییە زۆر باشە دکتۆر زانستی دەفرەتی کەمەوە هەندێک بڕگەی ترێ دەمێ باسی بکەین ئێستا ئەوەی کە دەیەوێ کەسێک شادێک دووبارە بە شادەکانی خۆی زیاد بکات لە دەرەوەی خوێندبێتی هەندی ئەستەمی بۆ دروست دەکرێت بە تایبەتی زیادکردنی باج و ڕسومات لە ناوکردی خوێندنی باڵایە ئەمانە چین زیاتر وەکو ئێوە لە راپۆرتەکانیشتان ئاماژتان پێ کردووە باج و ڕسومات لەم دوایانە بەداخەوە لە وەزارەتی خوێندنی باڵا کە بە جۆرێک زۆرترین باج و ڕسومات و نازانم بە جۆرەها ناو پارەیان وەرگرت هەم لە مامۆستا لە خوێندکار لە فەرمانبەر لە هەموو ئەوانەی کاریان دەکەوتە زانکۆ بزاتێ مەسلەی کردنەوەی زانکۆ بێ هەر چۆن هەبێ بە جۆرێک بوو خەڵکێک کە بوو ناویان نابوو وەزارەتی بازی باڵا لە بری خوێندنی باڵا و ئەو پارە زۆرەش بە حیساب کە کۆ دەکرایەوە بە ناوی سربەخۆیی دارایی زانکۆکانەوە بەڵام لەمەشیاندا ئەوە تا ئێستا لێرە و لەوەیە کە باز دەکرێت چەندێک راپۆرتی دیوانی چاودێریان لەسەر تەنانەت پارەکە بە شێوەیەکی ناشەفاف سەرف کرایە ئەوەندەی لە سەفەر و ئیفاد و کۆمەڵێک بابەتی تر سەرف کرایە لە نێو زانکۆکاندا مامۆستاکان کە پێداویستیان هەیە بۆیان دابین نەکراوە بۆ خوێندکارەکان دابین نەکراوە و نەک هەر ئەمە بەڵکو و باز و ڕسومات و جۆرێک لە پارە خراپە سەر ئەوەی کەوە توێژینەوەش ئەنجام دەدات ئەمانە هەمووی گیر و گرفت بوون کە لە دەرەوەی یاساشن چکە هەموو باز و ڕسوماتێک لە دەرەوەی یاسا بەپێی دەستور نەدەتواندرێت زیاد بکرێ نەدەتواندرێت کەم بکرێ بەڵام بە بڕیارێک وەکو هەموو بڕیارەکانی تری ئەم حکوومەتە هاتن تا چەندە خودی ئەو کەسەی دەکرێتە وەزیر گرنگە ئایا لە جێبەجێکردنی یاسایە بێ یا خۆت بڕیارە ئەو بڕیارانی کە خۆی بەپێ بەدواداچوون و پێی توێژینەوەکان بەدەستی دێنێت بێگومان ئەو کەسی دەکرێتە وەزیر گرنگە هەم توانی بێتی لە معاناتی زانکۆ بگات ڕۆژگارە کاری کرد بێ لە نێو زانکۆوە و پەرۆشی ئەم سێکتەرە بێت و مەرجە یاساییەکان و مەرجە زانستیەکانی تێدا بێ و جگە لەمە پێشینیەکی هەبێ کاری کرد بێ بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە پێویستە سیستەمەکە خۆی دەستکاری بکرێت پێویستە لەکوێوە دەستکاری بکرێت دکتۆر لەکوێوە دەستکاری بکرێت لەوەوە دەستکاری بکرێتەوە گرنگی خوێندنی باڵا بگەڕێندرێتەوە گرنگی بۆ زانکۆکان بگەڕێندرێتەوە گرنگی بۆ توێژینەوە بۆ مامۆستای زانکۆ بگەڕێندرێتەوە گرنگی بۆ خودی زانکۆ بگەڕێندرێتەوە بەوەش دەکرێت هیچ نا دەستی دەرەکی لە نێو خودی زانکۆکان بکشێندرێتەوە ئەو خوشکە باسی ئەوەی کرد کە کامیان بوتی مامۆستامانە بۆ نمونە من شتێک پێ دەڵێ بکە بە پێچەوانەوە بەڕێزێکیان باسی کرد مامۆستانی و بەڕێزێکیان وتی زۆرە هەردوو قسەیان ڕاستە هەردوو قسەیان ڕاستە بۆ ڕاستە جۆرێک لە نائەدالەتی هەیە تەنانەت لە دابەشکردنی مامۆستاشدا من چەند داتایەکی کەم خەمە بەردەست لە چوارچێوەی یەک زانکۆدا دوو بەش هەیە دوو بەشی هاوشێوە بۆ نمونە دوو بەشی بایۆلۆجی هەیە لە با ئەوە ناوبێنم لە زانکۆی سلێمانیەکیان لە کۆلیژی زانستەیەکیان لە کۆلیژی پەروەردەیە یەکەکیان 50 مامۆستای هەیە یەکەکیان 7 مامۆستای هەیە دوو بەشی تریانت پێ بڵێم بەشی چیمیا لە کۆلیژی پەروەردە هەیە و لە زانستیشەیە یەکەکیان 7 مامۆستای هەیە یەکەکیان 7 هەیە من بەپێی هێنی بەپێی ئەوەی فەرمی کە لێمدا بۆ دەبێ وابێ بۆ نمونە بەشێکی تریان بەشی مێژوو دوو بەشی مێژوو هەیە لە زانکۆی سلێمانی یەکەکیان 21 مامۆستای هەیە یەکەکیان 2 مامۆستای هەیە دوو بەشی جوگرافیە هەیە یەکەکیان 19 مامۆستای هەیە یەکەکیان 4 هەیە هۆکاری ئەم جیاوازی چییە؟ هۆکاری ئەم جیاوازی چیە؟ هەردووچیان دوو بەشی هاوشێون لە چوارچێوەی یەک زانکۆدان خوێندکارەکانی وەردەگیرێن وەکو یەکن بۆ دەبێ ئەمە وابێ بۆ دەبێ ئەمە وابێ ئەمە جۆرێکە لە نەبوونی یەکسانیەک لە دابەشکردنی مامۆستادا لە دابەشکردنی مامۆستادا بۆ سەرۆکی زانکۆ ناتوانێت چەند مامۆستایەک لەو بەشە بگوازێتەوە بۆ ئەو بەشە لەوێش میزاجە یاخود سیستەمەکە وایە میزاجە دەستێخستنە و ئەمەی کەوا دەیڵێن سەبارەت بە خوێندنی باڵاوە بۆ پەروەردە شەروە ئێستا یەک لە گرفتەکانمان لە پەروەردە باز لەوە دەکەن دەڵێت کەمتری مامۆستامە هەیە چەند ڕۆژێک پێش ئێستا کۆنفرانسێک بوو لە گەرمیان کردمان ئەم نمونەیە کە بێنەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان وتی ئێمە گرفتی نەبوونی مامۆستامان هەیە میلاکمان کەمە کاتێک من داتاکانم لە بەردەست بوو بەپێی ئەو راپۆرتەی خۆمان سەیرم کرد بە پێچەوانەوە بوو چکە ستانداردی جیهانی لە بوونی مامۆستا ئەوەیە لە 20 تا 25 مناڵ خوێندکار بۆ مامۆستایەکە بەڵام لە گەرمیان 7 خوێندکار بوو مامۆستایەک بوو مامۆستایەک 7 بەردەکەوت
بەڵام بۆ نەبوونی تەوزیع قوتابخانە هەیە 50 مامۆستای تێدایە قوتابخانە هەیە 2 مامۆستای تێدایە. دەستخۆش مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستان سپاس بۆ ئێوەش کە لە بەرنامەکەمانە ئامادەبوون. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بوو بێت تا پرۆگرامێکی دیکە پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.